دوو جار بیر بکەرەوە لەگەڵ یادگار. کێ داهات و سامانی گشتی ئەم هەرێمە بەهەدەر دەبات؟ چ لایەنێک هۆکارە کە سامانی گشتی ببێت بە سامانی چەند کەس و لایەنێکی کەم و دیاریکراو لەم هەرێمە؟ حزبەکان هۆکارن یاخود کێشە لە سیستمی بەڕێوەبردننی هەرێمدا هەیە؟ کێشەکیەکەم بەم کورتیە کۆتایی پێهێنا، چونکە زۆر بە کورتی گەر بڕۆن لە گوگڵ بنووسن بە هەدەردانی سامانی گشتی گەر سەدان نەبێت ئەوە دەیان لاپەڕەتان بۆ ئەهێنێ کە قسەی لەسەر کراوە. لەم هەرێمە ئەوترێت داهات و سامانی گشتی بە شێوەیەکی سەیر و سەمەرە کام شەو لەم بەرنمەیەی بینن بە هەدەر دەبرێت و دەخورێت و لە نێوان دوو کەوانەیە بەتاڵانە برێت و دەدزرێت. بۆچی؟ ئایەمە حکوومەتمان نییە؟ بەڵێ حکوومەتمان هەیە، وەزارەتمان هەیە، وەزارەتمان هەیە، پەرلەمانمان هەیە، پەرلەمانمان هەیە، هەموو ئەمانە هەیە. ئەوترێت وڵات وردە وردە بەرەو بە موسەساتی کردن و بەدامەزراوەی نەچێ، بەڵام هێشتا بە هەدەردانی سامانی گشتی و خواردنی سامانی گشتی وەکو پارویەکی چەور بەردەوامە. ئەزیزانم، من یادگار فایقم. ئەم شەویش ڕاستەوخۆ لەگەڵتانە بم لە شاری هەولێرەوە بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکەی دووجار بیر بکەرەوە بە میوانداری کۆمەڵێک میوانی ئەزیز. لە دەستە ڕاستم دکتۆر عیزەت سابیر سەرۆکی لیژنەی دارایی و کاروباری ئابووری لە پەرلەمانی کوردستان بەخێراتتان دەکەم. هەروەها کاکە برزوو مەجید ئەندامی لیژنەی دەستپاکی لە پەرلەمانی کوردستان، ئەوەی لەناو خەڵک بە نەزاها زیاتر ناسراوە سەر و سەرچاواناتن. لە دەستە چەپیشم دکتۆر ئاراز قادر خۆشناو مامۆستای زانکۆ و دکتۆرا لە کارگێڕی دارایی، و هەروەها کاک ئەحمەد ئەمین ڕەشید سەرۆکی فەرمانگەی چاودێری دارایی سلێمانی بەخێراتتان دەکەم کە ئێمە لەگەڵ سەرۆکی دیوانی چاودێری کاک خالدە قسەمان کردووە و بە شێوەک لە شێوەکان وتی ئەم تەمسیلی ئێمە کات لەناو بەرنامەکە بەخێربێن سەر و سەرچاو ماندوو نەبن. هەروەها ئەم شەو کۆمەڵێک میوانی زۆر ئەزیز لێرە حزوریان هەیە، کۆمەڵێک گەنجی جوان کە بە پرسیار و بە دەنگدانیان بەرنامەکە دەوڵەمەندتر و جوانتر ئەکەن و میوانی زۆر هەبوون. ئێمە ئاوڕێیان کاتێکی ویستە ڕێکیان بخەن و کورسیان بۆ تەرتیب بکەن. دڵنیام گەر زووتریش ئاگاداریمان بڵاو کردایەتەوە، چونکە مەسەلەکە تایبەتە بە داهاتی گشتی، واتە داهاتی هەریەک لەو گەنجانە. بەخێربێن سەرچاومان کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن، بەڵام دەست بە دەنگدان مەکەن، بە پێ ڕێنماییەکانی من دەنگدانەکە بکەن. سوپاسانەکەم، چوە کاتی ئەوم نەبوو بۆتان ڕوون بکەمەوە لە پێش بەرنامەکە. کام لەمانە هۆکاری سەرەکین لە بەهەدەردانی سامان و داهاتی گشتی لە هەرێمی کوردستان؟ گەڕات وایە سیستمی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان هۆکارە ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکەی دەستت تکایە دەست بە دەنگدان مەکەن. گەڕات وایە پارتە سیاسیەکانن لە هەرێمی کوردستان ئەوەی لە ڕابردوودا یەکێتی و پارتی دەسەڵات بوون و دواتریش سێلانەکەی ئۆپۆزیسیۆن هاتنەوە، ئێستا هەر هەمویان ماشەڵا پێکەوە لە دەسەڵاتن. ئەوە پارتە سیاسیەکان ژمارە دووە لەسەر کۆنتڕۆڵەکانتان. گەر بڕیاریشت نەداوە چاوەڕێی دوای زیاتر لە 72 خولەک قسەکردن و گفتوگۆکردن لەناو بەرنامەکە بڕیار بدەیت، ئەوە ژمارە سێیە. هەر ژمارەیەکتان هەڵبژات تەنها یەک جار دەست بە ژمارەکەیان بنێن و 30 چرکەتانەیە بۆ دەنگدان فەرموون. کام لەمانە هۆکاری سەرەکین لە بەهەدەردانی سامان و داهاتی گشتی لە هەرێمی کوردستان؟ سیستمی بەڕێوەبردن پارتە سیاسیەکان بڕیارم نەداوە. کاتمان لە کۆتایی نزیکە بێتەوە و کاتمان کۆتاییات سوپاسدانەکەم. دکتۆر عیزەت، من لەم بەشە لەبەرەوەی چەند خولەکێک دوا کەوتین بەوەی ڕێخستنی میوانەکانەوە، بۆیە ڕەنگە تقریباً 12 دقیقەیەکمان هەبێت بۆ قسەی هەر چوارمان، بەڵام 50 دقیقەی ترمانەمێنێت بۆ قسەکردن. یعنی گەر قسە لەسەرەوە بکەین کام لەمانە هۆکارن بۆ بەهەدەردانی سامانی گشتی لە هەرێمی کوردستان؟ تۆ متفقی کە داهاتی گشتی و سامانی گشتی لەم هەرێمە بەهەدەرە برێت؟ بەدڵنیاییەوە. بەڵێ. لە ڕاستیدا خۆی ئەو دووهینە تا حدێک نزیکن لێکەوە لەسەر هینێک ئەوە بواە کە دووشت بوونایە دژبەیەک بوونایە دوور بوونایە لە یەکەوە. بەڵام من بەم شێوەیە سفی دەکەم لە ساڵی 92 تا ئێستا حکوومەت و پەرلەمانی کوردستان دروست بووە. بڵێن تا خولی سێمی پەرلەمان تەواو بوو، زۆرینەی جونگەکانی دەسەڵات پارتی یەکێتی بەڕێویان نەبرد. لە خولی چوارەمی پەرلەمان و کابینەی هەشتا کابینەیەکی بنکەفراوانە و بەشێکی زۆر لە
ئەو حیزبانی کە پێشتر معارەزە بوونی سەش ئەوان لەگەڵ ئێمە لە دەسەڵاتان من گەشتومەتەوە قەناعەتەی سیستەمەکەیە کە ڕێگە ئەدات بە هەدەردانی سامانی وڵات کێ دروستی کردووە حیزبەکان خەباتیان کرد کوردستانیان لە دەستی حکوومەتی عراقی ئازاد کرد حکوومەت و پەرلەمانیان دروست کرد انتخابات ئەکرێ حیزبەکان لیستی خۆیان دروست دەکەن خەڵک دەنگی لەسەرەدا ئەو لیستی براوەیە کە ڕائەسپێرێ بۆی حکوومەت دروستکە لەبەرەوە سیستەمی بەڕێوەبردن جا ناکرێتەوە لە حیزب بەڵام حیزب کە نوێنەری خۆی ئەنێرێتە حکوومەتەوە یاخود بەشێکی زۆر ئەمە کێشکی حیزب و حکوومەت وەک پێویست جا نەکراوەتەوە کەسی تەکنۆکرات کەسی شیاو لە شوێنی شیاو دانانرێ بۆیە ئەڵەمەم عینوانە لە هەموو شوێنێکی دنیا ئەم دوهینە نزیک نین لەیەکەوە زۆر کەس لە دنیادا کە ئەبێ بە ڕئیسی حکوومەت استیقالە لە حیزبەکەیەکە چونکە جا نەکراوەتەوە بۆیە وەڵامەکان لە یەکەوە نزیکن بەڵام قەناعەتێکمەیە ئەگەرەوەی تا کابینەی هەشتەم پارتی وێکێتی بە هەدەردانیان کرد بێ پێم وایە ئەستەمە لە کابینەی تازەیە ئەگەر سیستەمی بەڕێوەبردننی وڵاتەکەمان چاک نەکەین ئەم بەڕێزانی تریشکێسە لە ناو سیستەم لە ناو دەسەڵاتەکەیان ئەوانیشە بن بە بەشێک لە سیستەمەکە بۆیە بە شێوەیەک لە شێوەکان من بە داتا بە دۆکومنت بە زانیاری بە بەراوردکردنێک لە نێوان ئەوەی کە پارتی وێکێتی لە چەند ساڵی ڕابردووە لەگەڵ ئەوەی کە ئێستا ئەگوزارێت ڕاستە دۆخێکی شازە داعش ڕووی گرتوین بەغا پارەی لێ بڕێوین بەڵام بەوادر دیارە لەبەرەوە من متفقم لەگەڵ ئەو وەڵامێکی تر وەڵامی کابێت سیستەمەکە ڕێگە کۆنتڕۆڵەکەت پێ بۆیە دەستێ بە دەنگمەدا بە سیستەمی بەڕێوەبردنەکە حکوومەتی بنکە فراوان کە هۆکارەکەشی بە نەتیجە حکوومەتی بنکە فراوان هۆکار بووە یاخود هاوکار بووە لە زیاتر هەدەردانی سامانی گشتی زۆر بە کورتی زۆر بە کوردی داهاتی ئەم هەرێمەت بەراورد بە کابینەکەی پێشوو ئیسە بووە بەنیوە بۆیە هەدەردان زیاتر ناکرێت بە بەراورد بەوسە بەڵام مادەم داهاتەکەت بوو بەنیوە ئەبواە چاکسازیەکان و ئەبواە کەمکردنەوەی بە هەدەردانەکان زۆر بە وازحی دیار بواە دوو نمونێ زۆر بچووکت بۆ باسەکەم لەم بێپارەیەدا لەم حکوومەتی ئێمەدا ماتۆڕێکی مرور کراوە بە 4 دەفتەر وەنەوشەیەک بە زمانی کوردەواری خۆمان بە کەمتر لە 4 دەفتەر 10 ملیۆن دلار بۆ کڕینی ماتۆر من ئەوە بڵاوت کردبوو دواتر وەکڵواڵێک ینی بینەران بڕاتانە بێ من لێتان ناشارمەوە نازانم ینی پێکەنینمان بێت یاخود گریانمان بێت بۆ ماتۆر چەند ملیۆن 10 ملیۆن دلار بۆ کڕینی 10 ملیۆن دلار بۆ کڕینی ماتۆر لەم دۆخەی ئێستاە تەرخان تابلۆیە کە پارچەتەنەکەیەکە کولفەکەی 4 دلارە بە 40,000 دینارە درای بە شۆفێرێک ژماری ئۆتۆمبیلەکانی کوردستان 1,200,000 ئۆتۆمبیلە کۆی پارەکە دەکاتە 30 ملیۆن دلار 25 ملیۆن دلاری قازانجە من دەڵێم ئەگەر ئەمە بە یاسا ڕێپێدراوە بە یاسا بە بڕیار بە عەقد باش ئەگەر ئەو پارێ بۆ دەخیلەی دەوڵەت بوایە پێم خۆش بوو قەیناکە دوای دێنێتەوە کە بۆ کۆمپانیایەکەەوە چێتە گرتانێکیەوە من سپاس دەکەم دووبارە یەکەمەوە ئەوەی لە فەیسبوک باسم کردبوو کە شتی سەیر و سەمەرە لەم بەرنامەیە باسەکرێ ئەوەیە ینی وەزارەتی ناوخۆ وەکو دکتۆر عیزەت ئێستا ئاماژەی پێدا و بڵاویشی کردوێتەوە 250 ماتۆڕی هاتوچۆ مرور دەکرێت بە 10 ملیۆن دلار لەم دۆخەی ئێستاە بڵێ ماتۆڕ نەبێ ئێمە ژیانمان چۆن بێت ینی ڕەنگە زۆر زەڕور بێت کاک برزوو پێت وایە لەم هەرێمە سامانی گشتی بە هەدەرە برێت بەڵێ بە هەدەر براوە و دزراویشە هەندێک برادران کێشان هەیە لەگەڵ بەکارهێنانی کەلیمەی دزی خۆی دزی نەتیجەیە کە تۆ بێ بە خراپی تەعامل لەگەڵ داهاتی گشتی بکەی لەگە سەرۆت و سامانی وڵاتەکەت بکەی دەبێتە گەندەڵی گەندەڵیش کەواتە تۆ پارەت دەستکاری کردو دەستکاری پارەت کردو بە ناشەرعی بە حەڕامی دەستکاریت کردووە هەر پارەیەکیش کە بە ناحەڵالی دەستکاری بکەی نەتیجەکەی دەبێتە دزی بۆیە بە هەدەدانێکی گەورە هەبووە بەڵام کاک یادگار ئێستا من دێمە سەرەوەیان کاک یادگار من با بەسراحەتی دەڵێم بەرنامەکەی جەنابەت گرینگە بەڵام ئەوەندە بە سانایی بەسەر ئەمە تێنەپەڕین شێشکە لە نێوان پارتە سیاسیەکان و سیستەمی بەڕێوەبردنیە ئەم پێم وایە ئەم بە هەدەردانە ئەم گەندەڵیە جۆرێکە لە کەلتور خۆ لە دوای ڕاپەڕینەوە تۆ سەیریکە یعنی ئەمە مێژوێکی قوڵی هەیە بۆ هەر مەسەلەیەک تۆ لە ئێستای تێبگەی دەبێ بگەڕێ بۆ مێژوو لە دوای ڕاپەڕینی خەڵکی کوردستان لە ساڵی 91 چەندین ملک و ماڵی گشتی ئاودیوی دەوڵەتانی دراوسێکران چەندین شوێنی گرنگ کە عیلاقی بە ژێرخانی ئابووری ئەم وڵاتە هەبوو
تەفروت و ناکرا وەکو سەدی بێخمە وەکو دایان پرۆژێتر کە بنیەی تاحتی ئەم وڵاتە بوون وێران کرا ئەگەر بیان وەکەش ئەوەیە ئەو کاتە حکوومەتی هەرێم نەبوو بۆیە تاڵان کرا بۆیە کەلوپەلی ئەم وڵاتە ئاودی وڵاتان کرا کە نیان هێش خەڵی کوردستان سوودی لێ بێنێ خۆ لە دوای ڕوخانی سەدام لە 2003 کە کەرکووک ئازاد کرا دیسان تاڵانی کراوە لە کەرکووک چەندی مڕکوماڵی ئەو شارە لە جیاتی کەرکووک وەکو چاوی خۆمان پارێزین لایەک دەڵێ قودسی کوردستانە و لایەک دڵی کوردستانە لە جیاتی دڵ و قودسەکە بێ هاتی تاڵامان کرد بۆیە من پێم وایە لە دوای ڕاپەڕینەوە یعنی ئەو خاوەن نفوزانەی ئەو کارە بەدەستانی کە دەسەڵاتیان هەبووە لە دزی و لە تاڵانکردن بەشێک لەمانە هاتووە سیستەمی بەڕێوەبردنەکەی دروست کردووە بەشێک لەمانە پێکردانی سامانی گشتی لەم هەرێمە بە منەظەمی ئەکرێت بە بڕای تۆ من پێم وایە ئەوە 23 ساڵ دەڕوا گەندەڵی هەیە 23 ساڵ دەڕوا داهێنان دەکرێت لە جۆرەکانی گەندەڵی داهێنان دەکرێت لە چۆنێتی داپۆشینی جۆرەکانی گەندەڵی بۆیە کە پارتی وێچێتی چەندی ساڵە حکوم دەکەن ئایا بەشی ئەوەندە کادری باشیان تێدا نەبوو بەشی ئەوەندە ئیرادەی سیاسیان نەبوو کە قەرار بدەن ئێمە گەندەڵی کەمکەینەوە بۆیە من پێم وایە گەندەڵی جۆرێک لە کەلتوری وەرگرتووە تۆ وەرە ئیتفاقی واشنگتۆن لێگەڕێ لە بینی یەکێتی و پارتی کە بۆ کۆتاییهێنان بە شەڕی ناوخۆ کراو کە چی ناتوانانی یەک بدرن ناحیە و یەک قایمقام ئاڵوگۆڕ پێ بکەن بەڵام خۆ ئیتفاقی استراتیژی لە نێوان یەکێتی پارتی هەبوو بۆ دابەشکردنی پۆستەکان لە نێوان هەولێر و بەغدا بۆ دابەشکردنی سەرۆت و سامانی ئەم هەرێمە بوو تۆ دیقەتی ڕاگەانی یەکێتی دە هەندێک جار خۆی بێبەری دەکات لە مەسەلەی دەڵێ پارتی لێ بەرپرسە ئێمە پێمان وایە چی حکومەت پێکەیناوە بەرپرسە لە هەموو ئەو گەندەڵی و کەم کوڕانەی لە لە بەشی دووەمی بەرنامەکە دێنە سەر کە گۆڕان چ پشکێکی بەرەکەوێت بەڵام تۆ وەڵامی پرسیارەکەت نەدامەوە سیستەمی بەڕێوەبردن هاتی گشتی لەم هەرێمە بە منەظەمی و بەڕێکخراوی ئەکرێ بەڵێ چونکە تا ئێستا یەک کەسمان نەبینیوە بدرێتە محکەمە و دادگایی بکرێت چونکە حزبەکان دایان پارێزن زۆر سپاس دەکەم دکتۆر ئەڵێت بە هەدەردانی سامانی گشتی لەم هەرێمە بەڕێکخراوی بە منەظەمی ئەکرێت چونکە نەمان بینی کەسێک بدرێتە دادگا لەسەر گەندەڵی تۆ چیڵی هۆکاری سەرەکی نەبوونی سیستەمێکی دارایی دروست بووە لە هەرێمی کوردستان و بگرێت لە کۆی عێراقشدا ئێمە لە ڕابردوودا لەگەڵ دکتۆر عەزەت و هەواڵانی زۆر جار هاوڕاین لەوەی کە بەنسبەت شێوازی بەڕێوەبردننی سەرچاوە داراییەکانی هەرێمی کوردستان دەبێت زیاتر بە مواساتی بکرێتن باشتر بکرێت سێ مەرجی ڕئیسی ئەمە لە ڕووی علمیەوە باز دەکەین ئەگە بمانەوێت سیستەمێکی دارایی دروستمان هەبێتن دەبێت یەکەم مەرجی ئەوەی پێی ئفساح واتە دەربڕین هەبێتن واتە ئەلانکردنی سەرچاوە داراییەکان بە تەفاسی لە هەبێتن دومیان شەفاف بێتن بە شێوازێک بی کە ڕوون بێ بۆ خەڵکەکە سێمیشان لێپرسینەوە هەبێت تەحاکومیە ئایا ئەو سێمان هەبووە لە کوردستان ڕابردوودا تۆ پێم لە وەڵامی من دەخێن نەخێت وەک پێویست نەبووە کێ بەرپرسە لە نەبوونی ئەمانە هەر هەمومان لێ بەرپرسە کەڵم هەمومان جەنابەت کادریەکی یاخود لایەنگرێکی یاخود یەکێکی لە کادرەکانی پارتی دیموکراتی کوردستان و لە مەجای ئیشی خۆتە بە شادی ئەوانەی کە تۆ ناسن تۆ شارەزایی تەیە ڕەنگە دەیان کادریتری وا هەبێت لە ناو گۆڕان لە ناو یەکێتی لە ناو هەموو حزبەکان بەبێ ناوهێنان ئاماژەت بە سێ بنەمادا وتە وجودی نییە گوێتان لێ نەگیراوە نەخێر وە شوازە وجودی نییە زۆر لاوازن من بەشاناجەوە بەڵێ من کارجێڕی لە قیدوی پارتی دیموکراتی کوردستان و کادرێک پێشکەوتوی پارتیم وە سەرۆکی لیژنەی پرۆگرامی پارتی بوومە لە کۆنگرەی سێزدەم کە لە نێو پرۆگرامی پارتیدا یەک لەو پرسە گرنگانەی کە هەوڵدرا چاک بکرێت چاکسازیکردنی کارجێڕێ بە شێوەیەکی گشتی لە سەروی هەمووشانەوە سەرچاوە داراییەکانی هەرێمی کوردستان دەبێت بەنامەی پارتی وە لە کۆنگرە سێزدەمدا بۆ حکوومەت و بۆ کارکردنی پارتی دیموکراتی کوردستان ئیرادە و ویستی هەیە بۆ ئەوەی بەدەردانی سامانی گشتی کەمکێ ئەم ئیرادەی نییە بەتاکید هەبوو بەڵام کۆمەڵی کۆکار هەبوو لەوانە ڕێگر بێتن با من کە باز دەکرد ئەو سێ گوتمان نەک نییە لاواز وەک پێویست نییە لە سیستەمی داراییش دکتۆر عەزەت بێک زۆر کارمان کرد لە لیژنەی هاوبەش پێشترێ وەک دوو ئەکادمی بەر لەوەی کە بێتەندان پەرلەمان کە داوامە لێکرایەوە قسە دەکەن حکومەت بانجی کردینە بێکەوە تا گەیشتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران جگە لە وەزارەتەکان فەرموون ئێوە مامۆستای جامیعان ئەکادیمین باسی ئەو شتانە دەکەن فەرموون هەندێکمان هاوکاری بکەن ئێمە ئەوەی لەسەر خۆمان بووە یان ئەوەی کە پێمان کراوە هەوڵماندا بەڵام چەندیان بە قسە کردوون چەندمان بە قسە نەکرد هەندێکم بە قسە کرا بەڵام هەموو بە وەک ئەوەی کە ئێمە دەمانویست نەخێوانە بووە ئەویش کۆمەڵێک مبەڕاتە بووە کە من لێرە بنامێ باسیکەم بەڵام بەمە ئەگەر بمانە منطقیانە واک زانستیانە هەڵسەنگاندنێک بۆ ئەو بابەتە بکەین دەتوانین ئێمە قۆناغەکان یاخود ئەوەی دکتۆر عەزەت ئاماژەی پێکرد بەڵام بەسەریعی بیکەنێت 4 قۆناغ لە هەرێمی کوردستان لە ڕاپەڕین تا ساڵی 2000 کە پاشی لێکبوونەوەی ئیدارە بوونی دوو ئیدارەوە قۆناغێک بوو کە بە قەناعەتی من یەک لە قۆناغە هەر خراپەکان بۆ کاتێک کە لە حکومڕانی لە هەرێمی کوردستاندا و نەبوونی سیستەمێکی دارایی وای کرد کە وەک پێشبڕکێمان لەوە دەکرد کە چێمان زیاتر بتوانین لادان لە پرەنسیپەکان بکەین بۆ بەرژەوەین تایبەت لە 2000 تا 2004 شەوەی کە یەکگرتنەوەی حکومەت بەڵام بەر لەوەی کە لە بەغدا بۆ جوان ببێتن لەوەیە کۆمەڵێک هەنگامرا کۆمەڵێک شدرا بەڵام
وەک پێویست نەبوون بە هەدەردانی دکتۆر پێشەوە ینی بچینە زۆر نەزەریاتەوە بۆەوەی بینەری یاسایی بە دیارێمەوە دانیشتۆ ینی بینەرێکەیە ئەڵێت داهاتی گشتی لەم وڵاتە کە هی منە هی کەسوکارمە هی دراوسێکەمە هی هەموو کەسانەیە کە لەم هەرێمە لەگەڵ مناژین بە فیڕۆچێ و بە هەدەر ئەبرێت و بە منەظەمیش وەکو کاک برزۆ ئاماژەی پێدا پەرلەمانتارە لە لیژنەی نەزاهەیە لە خۆیەوە قسە ناکە بۆچی وایە کۆمەڵێک هەوڵ هەبوو لەلایەن کەسانێکەوە کە شەرعیەت بدەن بە گەندەڵی لەو هەرێمی کوردستانە بەڕاستی گەورەترین ترسیش لە هەرێمی کوردستان ئەوە بوو کە شەرعیەت دان بە گەندەڵی بۆیە لەبیر نەکەن کە هەنگاوەکانی جەناوی سەرۆک مەسعود بارزانی بۆ چاکسازی یەکەم لەمپەر و یاخود هەنگاوێک بوو بۆی ڕێگیرێک بگرێتەوەدا و نەیشاردوتەوە بۆ خۆی سەرۆکی ئەو وڵاتێکا کە لەو وڵاتە کەم و کورتی هەیە و گەندەڵ دوو ئاخشتیش کە دەڵێن هەیە و هەبووە بەڵام ئێرادە هەیە لە کابینەی سەیری کارنامەی سەرۆکی حکوومەت یان سەرۆکاتی حکوومەت کە لە کابینەی 8 و 7 و 6 کە یەکەم شت باز دەکرێتن ئەگەر سەیری خاڵەکان بکەین بازەوە دەکەنە کە باشترکردن و شەفاعکردنی سەرچاوەکانی داقسە بووە ئەوانە باس کردێ هەنگ وەک دووبار دەڵێم کۆمەڵەوە بینراوە ئەنجام بینراوە کۆمەڵی هەبووە باشتر بوو بەڵام زۆری ماوە تاوەڕاستەکەەوە جەنابتان سەرۆکی فەرمانگەی چاودێری دارایی سلێمانین ئێمە لەگەڵ کاک خال چاوشتی سەرۆکی دیوانی چاودێری هەرێم قسەمان کرد تەرحی جەنابتی کرد کە لە بەرنامەکە حزۆر هەبێت ئەوترێت ئێوە بەس بە ناو قسەی من نییە بۆی ینی من ڕێی نادەم لە بەرنامەکە و بینەریش بە دیار ڕێی منەوە دانەنیشتۆ چکە مهتەم نییە من پێشکەشکارێکم ئەوترێت ئێوە گوێتان لێ ناگیرێت ینی بە شێوەیەک لە شێوەکان گەر بتوانەوە عیبارەیە بەکاربێنم حساب بۆ بڕیارەکانتان ناکرێت حساب بۆ ڕوونکردنەوەکانتان بۆ راپۆرتەکانتان ناکرێت ئیکەواتە ئیشەوە چییە؟ مەرجارە دیار سوپاس پێت وایە کە بە هەدەردانی سامانی گشتی ڕەبتە بەیەوە کە ئێوە چاودێری بکەن و نەهێڵن و کەمی بکەنەوە بەرەو لەناوبردنی بن گەر ڕێگە بدەین من ڕوونکردنەوەی کەم جارە ئیش و کاری ئەمە دیارە من لە دەستگایەکی پیشەیی هاتووم ناچمە جێگەی دادگا یەکێک تاوانبارکەم یاخود یەکێک پاکانەی بۆ بکەم ئێمە بە بەڵگا ئیش و کارەکەین بە هەدردان هەیە زۆریشە بەڵام ئەوەی کە ئەڵێن دیوانی چاودێری دارایدارە دیوانی چاودێری دارایی ئیش بە یاسا و ڕێنمایەکانەکە ئیشی کار و باری سەرەکی دیوانی چاودێری دارایی کە ئەچێت ئەو فەرمانگەیە دێت وردبینیەکات بۆ ئەوەی بزانێت یاسا و ڕێنمایەکانی کیەکە ئەو یاسا و ڕێنمایی کە لە هەریەما کاری پێکرێ ئێمە بە دوواداچوون یەکەین ئەو دام و دەستگایە بزانین وەکو خۆی جێبەجێ کردووە یاخود لادانەیە ینی یاسا و ڕێنمایەکان لا ئێمە وەکو ڕاستەیەک وایە کە کار و ئیشەکانی پێوین ئەگەر یاساکە خۆی هەڵی تیاابێ ئەگەر یاستاکە خۆی ڕێگای بە هەدردان دابێکەوە بوو ئێمە ناتوانین تێبینیەکەن چکە ئەمە کە کاتێک شتێکە نووسینەڵێن بە پێچەوانەی ئەو یاسایە ئەو ڕێنمایەیە حاڵەتی دووەم گوێناگرێ بۆ جۆرە نیە ئێمە ئیشمان ئەوەیە ئەڕۆین وردبینیەکەین تێبینیەکان لادانەکان سەرپێچەکان دیاری ئەەکەین ئەکەینە ڕاپۆرت لێرین بۆ ئەو لایەنانەی کە هەرێمی کوردستان لە شارێک بۆ شارێکی تر فەرقەیە لە بە هەدەردانی سامانی گشتی بەڕاستی ئەمە تا ئێستا ئامارێکمان نییە ئەوەیشی کە ئێمە ئەیبینین لە جێگایەک باسەکرێ و لە جێگایەک باس ناکرێت لە جێگایەک دەرەکەوێت شتەکە کۆتایی نییە بەڕێوەبەرایەتەکەی ئێوە تەنها لە سلێمانی و هەولێر بوونی هەیە نه ئێمە لە هەولێر سەرۆکایەتیمان هەیە سەرۆکایەتی دیوان لە سلێمانی فەرمانگەیەکمان هەیە لە دووەک تا ئێستا دانەنراوە بەڵام لەلایەن فەرمانگەی بەڕاستی مەرج لەوانیە دابنێ خۆتان نەزانن دیوان کەواتە مەرج نییە لە سلێمانی شەبێ لە سلێمانی پێشتر سەرۆکایەتیەکە بووە ینی دیوانێکە بووە سەرۆکایەتی بۆ دوو دیوان دوو دیوان علاقە بە دوو ئیدارەی هەبوو بەڵام زانیمان دواتر سەرۆکی یەکیان گرتۆ بەحساب بۆچی وایات و بۆچی وازیەوە ینی هەروەکو دام و دەستگاکانی حکوومەت یەکی کردوێتەوە ئێستا ئەوەی هەیە لە سلێمانی بە ناوی فەرمانگەی وردبینی سلێمانیەوە ینی وەکو وردبینی شەکانی سنووری سلێمانیە ئەوەی هەولێر وردبینی شەکانی سنووری هەولێرەکە بەڵێ ئەی دهۆک دووەک تا ئێستاکە دانراوە بەڵام ئەوانەی هەولێرە ئیشەکانیەکەن ئێمە ئێستاکە هەڵەبجەش لەوە چی لە داهاتوە بۆی دانێن ئێمە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕی نیشمانەیە لە زۆربەی دام و دەستگاکانە مامەڵەی پارێزگای لەگەڵ ئاکرێت ئەوەی کە ئیشی پێ ناکرێت ئێمە بەڕاستی وەک چۆن دادگا بڕیارێکە دوات دادوەر ناڕات خەڵک بگرێ خەڵک بخاتە زیندانەوە جێبەجێکردن و ئیشەکانی پۆلیسێک ئێمە پێت وایە ینی ئەمە وەکو بە کورتی وەڵام بیتەوە لە بەشی دووەمە لە جەنابتەوە دەست پێەکەم پێ مەڵەن کاتی ناوبڕە بۆی حەقت نەخۆم لە کاتە پێت وایە بە هەدەردانی سامانی گشتی تۆ وەکو کەسێکی بەرپرس گەشتۆتە ئاستێک گەشتۆتە مستەوایە کە ئەبێت زۆر لە زیاتر لە بەرنمەیەکی لەسەر بکرێت
بەڵێ زۆر بە کورتی بێت بەڵێ بەهادردانەکە ینی ئەگەر ئێمە ئێستا بگەڕین بۆ شوێنێک بڵین بەهادردانی هاتیابێ نەگەڕین بۆ شوێنێ بڵێن بەهادردان بڕێن بۆ شوێنێ بگەڕین بڵێن هادردانی تیادا نیە هەدردان لە هەموو جێگاکانە هەیە بۆچی لەبەرەوەی یاساوانە بۆتەوە جارانە وترا و شوێنە بە هەدەردانی تایە لە ناو کۆمەڵی شوێنە بەڵام ێسا وترێ و شوێنە بە هەدەردانی تیانە ئەبێ بگەڕێن بۆەوە بۆچی لەبەرەوەی یاسا و ڕێنمایەکان ینی بوارێکی ڕەخساندا هەنێ جار هەیە ڕەنگە لە ڕەنگە لای من بە هەدەردان هەیە بۆچی لەبەرەوەی یاساکە ینی من نمونەیەکە هێنمەوە سبەینی ئەگەر فەرمانبەرێک لە بەڕێوەبەرێکی گشتی لە سلێمانیەوە ئیفات بێت بۆ هەولێر کرێ یەک سیاری کاملی بۆ خەرجەکرێت ئەگەر بێتە گرنگەوەی کە ئیفات کرا ئەگەر بێت شوێنی یەک کەس بگرێت شوێنی 5 کەس بێ 4 کەس بێ وێ ئەمە بچووکترین نمونەی بەهادەردانەکەم دێمەوە لە هادەگە بە یاساکەم بینەرانی ئەزیزم ناوبڕێک و لە دوای ناوبڕەکە دەست پێەکەینەوە شتی تر زۆر ماوە قسەی بەسەرکەین. بینەرانی ئەزیز دووبارە سڵاوتان لێبێت لە بەرنامەی دووجاری کەرەوە بەردەوامی لەگەڵتان کە تایبەتە بە هەدەردانی سامانی گشتی لە هەرێمی کوردستان. کاک ئەحمەد بۆی قسەکانت تەکمیلە بکەیت و بچینە لای ئەو بە ڕێزانش پرسیاری خۆیان بکەن. وتت بە هەدەردانی سامانی گشتی هەیە وە زۆریشە کێ هۆکارە؟ بەڵێ گەرێمە بگەڕێنەوە سەر و پرسیارێکەوە ئایا سیستەمی سیاسی یاخود حزب سیاسی بەڕێوەبردننی وڵاتە ئەنی با من شتێکشی بۆ ئیزافە چکە مەجای سێ نەبوو ئەوترێت خەڵکی شۆکارە ئەوترێ خەڵکی شۆکارە چونکە هەموو هەڵبژاردنێک پێش هەڵبژاردنەکە سێرەکە خەڵک تووڕێیە ئەم جارە هەرچی بێت من ناڕۆم دەنگ دەم بەڵام چونکە کووردە ئەنی کات دەنگدان دەست پێیەکە ئاڵێت نەخێرە ڕۆم دەنگی خۆمە دەم و با دەنگەکەم نەفەوتێ. ئایا خەڵکیش بەشێک نییە لەو مەسەلەیە؟ بێشک خەڵکیش بەشێکە لەو کێشەیە بەڵام ئەوەی کە ئێمە ئاڵین دیارە بمانەوە نەمایلە لە دوای ڕاپەڕینەوە حیزبە سیاسیەکان سیستەمەکەیان دامەزراندووە سیستەمەکەیان بۆ جۆرێک دوجار ئەمەیەکە لەو کێشانەی هەمانە تا ئێستا بپرسین کاڵێن بەڕێوەبردن ئایا بەڕاستی لە هەرێمی کوردستانە بەڕێوەبردن وەکو زانستێکانی وەکو علمی ئیدارە کە بریتە لە زانست و هوەرێک و کۆمەڵێ بنەمای هەیە ئایا دانی پیانی راوە ئایا ئیشی پێکرێت یان نا یعنی ئەمە تەماشاکەین هەرچی کەسێک ئێستاگە گەر پزیشکێک نەبێ ناتوانێت ئیشی پزیشکی کاگەر یاسایەک نەبێ ناتوانێت ئەندازیارێک نەبێ ناتوانێت بەڵام هەموو کەسێک ئامادەیە بۆ بەڕێوەبردن هەرچی پلەیەکی بەرێ هەرچی شتێکە ئیدارە خۆی بمانەوە نەمانە ئەو شۆک و زانستەکانی کەیە هەموو کەسێک ئەیباکەوە بوو ئێمە لێرە گەورەترین کێشەمانەوەیە تاکو ئێستاکە زانستی بەڕێوەبردن وەکو زانست ینی لە هەرێمی کوردستانە دانی پێکرێت کێشەکەوەتا وەکو مسلەکانی کاتی پێشکە هەرچی ئەوە بیتاکل بۆ هەمووی بۆ ئیداراتکە ینی هەستاکە یەکێک بێنە هیچ ڕۆژێک هیچ دام و دەستگایەکی نەبینی بێ نە لە توێری شکردی بێ نە لە فعلی پێی بڵێ هەموو ئەم حکوومەتم بۆ بێتە ڕێوەڵێ بەرێ ینی کێشەکە لەوە هاتووە ئەم ئیدارەیە بووە ئەوەی کەەوە هەموو کەسێک پێوێت لە کاتێکە لە هەموو خۆمان بڵێ دێمەلات بۆی قسەکانت بکەی بەس بۆ پێت وایە ئەوەی ئێوەی کەنجێگەی خۆیەگرێت یا تەنها ئێوە شەر جێگەیەکتان داگیر کردو و راپۆرتە نووسن و هیچتان پێ ناکەێت دیارە ئەوەی ئێمەشێکین ئێمەش هەر لەم ژینگایەن بۆی بمانیانی ئێمە لە وەکو بڵێ لە ئەستێرەیەکی کەەوە نهاتوین لە وڵاتێکی کەەوە نهاتوین ئێمەش دام و دەستگاکانی ئێمە ئەو جێگەی خۆیەگرێت بەڵێ جێگەی خۆیەگرێت ئەکرێت دوو نمونەم بیتێکە لەسەر ئەساسی راپۆرتی ئێوە بە هەدەردانی سامانی گشتی تیاوەستا بێت بەڵێ ئێمە ئەتوانین بڵێن لە بەرزترین ئاستەوە باش ینی لە سەرۆکایەتی حکوومەت و ئەوە داوامانتەدا دگا پارەگەڕاوەتەوە وەکو کەسایەتی داوامانتەدا دگا وەکو بۆ کەسی ناویان نازانێ با ئەزانێ بەڵام پێویست ناکەم ڕاگەیاندەکان هەمووی کاتی خۆشی ئەمە ئەوە کراوە پارەش گەڕاوەتەوە پۆستی وەزیفی چی بوو ئەوترێت ئەم سیستما قسەی من نییە دیسان ئەوترێت ئەم سیستما ماسی گەورە لی دەربازە بێت و بچووکەکان نەگرێت ناتوانین بڵێن بەو جۆرەیە بەڵام ڕەنگە بڵێن ماسی گەورەتان گرتووە بەڵێ پۆستەکە یەکری ئاماژەی پێبێ پۆستەکەی ئێمە دەتوانین بڵێن لە ئاستی
سەرۆکایەتی حکوومەتە راپۆرتمان لەسەر سەرۆکایەتی هەرێم کاتی خۆی لە ئیداری سلێمانی نووسیوە لەسەر خەرجیەکانی سەرۆکی حکوومەتمان نووسیوە و کارشی لەسەر کراوە وەرێژگراوە سەرۆکاتی هەرێمەکەی سلێمانی یان مەبەست سلێمانی باسی دوودارەی ئەخرا بۆی نەکو بینەران بەغڵەت تێبگەم پێمانە لەسەر سەرۆکاتی هەرێمی ئێستا کردبێت کە بەڕاستی کاتی داوای نمونە لە لەسەر سەرۆکاتی هەرێمی گرنگە بیدەم شایەتێکی زۆر باش بوو کاک ئەحمەد و دایرەکە دەم لە سلێمانی زیاتر لە 2400 راپۆرتیان ئامادە کردەوە کە لەسەر نەبووە 2900 پێش ئێستاش دووەک هەتا ئێستا ئەم دائیرەی نییە معنای وان نییە دووەک لە سلێمانی باشترە هەر نییە دائیرەکە نییە ئێمە وەکو بۆ نییە من لە 100 متفق نیم لەگەڵ کاک ئەحمەد خەلەلە مادەم هەولێر و دووهۆک دیوانی چاودێری دارایی بەڕێوەبەرایەتی هەر نایەکی لێ نەهەیەتی ئەبێ لە دووهۆکی شەبێ داوامە کێشەکە چی بووە سەرۆکی دیوانی چاودێری دارایی ئەوە لەم خولەدا سوێنی خواردووە لە پەرلەمانە دەستی بەکارەکانی کردووە یەکەم داواکاریمان لێ ئەوە بۆ چۆن لە سلێمانی و هەولێر هەیە بێ لە دووهۆکی شەبێت کەواتە ئەو راپۆرتە زۆری لە سەرۆکراوە تەییدیشی یەکەم کاریشی پێکراوە بەڵام لە دووهۆک نەبووە بۆیە لە هەولێر کاری پێنەکرا یعنی کاران نەکراوە بەڵام شایەتی بۆ کە خاڵی چاوشلی ئەدەم بەڕاستی ئێستا زۆر ئەکتیڤە زۆر راپۆرت وەکو لیژنەی دارایی هێتە بەردەستمان لەسەر لەو 2900 راپۆرتەی ئاماژەیان پێدات چەند راپۆرتی تیایدا کەسەکان سزا دراون هیچ نەبێ براونەتە بەردەم دادگا نا ئێستا لە خولی چواری چەند کەس لە پۆستەکانیان لادراین دەڵێن لە هەولێر کارە نەبووە چەند کەس لادراوە لە پۆستەکەی لەسەر دەرەنجامەکانی لێکۆڵینەوە نیە بزانێت سلێمانی چەند کەس لادراوە کەسایەتێکە بوو لە سلێمانی بەناوی کاک زەلالی ساماغا نازانم لە چ حزبێک بوو بێلایەن بوو مستەقل بوو چ حزبێکە بوو بەڵام بەڵێ ئەو سەردەمە لەگەڵ کاک ئەحمەد و ئەوانە سەردەمێک بوو لە چاو ئەو گەندەڵی زۆرانەی لە کوردستان هەبوو سەردەمێکی باش بوو بەڵام کاک ئەحمەد لەگەڵ ئەوەشدا ئەوەی جەنابەت دەڵێ بەڵێ راپۆرتی باشتان نووسیوە ئێستا لێرەش بڕێ راپۆرتی باشەیە بەڵام ئێستا لە ئەعلام هیچ شتێک ناشادرێتەوە تۆ ناوی یەک بەرپرسم پێ بڵێ ناوەکەم پێ مەڵێ پۆستەکەیم پێ بڵێ نەمان دیت گوێمان لێ نەبوو کەسێک بدرێتە دادگا کەسێک ساق بکرێتەوە لە هەولێر لە دووهۆک لە سلێمانی بڵێن ئەو بەرپرسە حکومیە لەسەر گەندەڵی سزادرا سزنکرا یاخود پارەکەی لە سندرایەوە دەیان دەستگای ڕاگەاندنمان هەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەو ناوە تەسەروبی نەکرد بۆ دەیان معلوماتی زۆر نهێنی دێتە سەر لاپەڕی جەریدەکان بۆ لەوەیان کەیسێکی زۆر گەورەیە کەس نەیبیست بۆ پێم وایە راپۆرتی باشتان نووسیوە بەڵام ئیرادە سیاسی حزبەکان لە چەندی ساڵی ڕابردوو نادەخولی حزبیە لە ئیشەکانتان ئێمە بەڕاستی تەدەخولی حزبی لە کاتی ئیشەکانی ئێمە نییە ڕاستی ئێمە وتم دوایەوەی راپۆرتەکە تەقدیمەکەن لە فلانە جێگا گەندەڵیەکی کردووە داهاتی گشتی بە هەدەرداوە دوای ئەمە تەدەخل هەیە ئێمە با سەریح بین تکایە لەگەڵ خەڵکە یعنی نەکاگەتگار ئێمە زۆر بەڕاشکاوانە ئێمە ئیشوکارەکانی ئێمە بە نووسینی راپۆرتەکە هەنگاوی یەکەم کۆتاییدی هەنگاوی دووەم بە دوواداچوونێتی ئەمە جارێ با بڕێن ئێمە کە 2900 راپۆرتمان هەیە باواتیە نەگەن ئەم 2900 هەمووی گەندەڵیە ئێمە بە پێ یاسا کە کاتێ دەستەیەک ئەچێتە سەر فەرمانگەیەک کوردبینیەکە ئەبێ راپۆرتی بنووسێتەوە گەر هیچ تێبینیەکشی نەبێت کەوا بوو ئەم 2900ەوە تێ نەگەن بڕێن 2900 راپۆرت لەسەر چاودێری دارایی لەسەر $100 و $200 و ئەم شتانە قساکە بەڵام ئێستا $10 میلیارد شیرینی گرێبەستەکانی نەوت دیار نییە چیتان بۆ کردو بەڕاستی ئەوەی کە کراوە دیارە ئێمە بە پێ ئیشەکان بە راپۆرتێکن ئێستا دوا راپۆرت ئێمە کە دانراوە بۆ کۆبوونەوەی ئەنجومەن کە لە 15 چوارە ئەکرێت لە ئەجنداکەیە هاتووە تاوتوێکردنی راپۆرتی وەزارەتی سامانە سروشتیەکان دەتوانن دەستی بۆ بەرن کراویشەوە بێ گفتوگوی لەسەر فەرمانگەی وردبینی ناوەندی هەنە 1 و 2 ئەوان بەرپرسن بەجێری هەیکەلی ئەوان کە ئەوان بەدووداچوونی کاری وەزارەت کام بکەن جگە لەوەی کە لە دووهۆک با بڵێن هەولێر سلێمانی کە دووهۆک و هەڵەبجەش مەفروزە هەبێتن دوو فەرمانگەی ناوەندی 1 و 2 هەن ئەوانە هەن کەنە بوو خەلەلە دکتۆر عیزەت ئەڵێ خەلە باسم کرد یەک لەوانەیە کە دەڵێن ئەمە لە ڕووی موسساتیەوە نەقسمان هەبووە یەک لەوانە لە راپۆرتەکانی ئەخەی ناکە لە ڕووی موسساتیەوە نەقسمان هەیە بۆ لە سلێمانی نییە بۆ لە هەولێر نییە بۆ لە راپۆرتەکانی ئێمە پێشتری چوو لە نووسینەکان چ راپۆرتەکانمان کەەوە یەک لە دیارترینیانە لە ئەجەندای کارەکان لە هەرێمی کوردستان لە ساڵی لە 2008 لە 2009 لە 2012 تاکیدمان کردەوە یەک لە گەورەکانی ئێمە لە هەرێمی کوردستان
کارانەبوونی چاودێریدارایی یەک لە خەڵدەکان تۆ متفقی کە ئەوان کارانین ئەی بۆ شتێک هەم لە ڕووی یاساییەوە لە هەر هەرێم وڵاتێک عفوم دەکەن لە هەر هەرێم وڵاتێک کە ئەو دەستگانەی پەیوەندیان بە بەرەنگاربوونەوەی گەندەڵی و شەفافیت و تحقیق و لێکۆڵینەوە هەیە ئەگە ژمارەیان زۆر کرا ئەگە تەزەخمی ئیداری ڕووی داخەڵکیان زۆر بۆ تەعیینکردەوە لە هەرێمی کوردستان دەستی پێمان نعفوم دەکە با پەیامەکە بگات لە هەر هەرێم وڵاتێک ئەو دەستگانەی پەیوەندی بە بەرەنگاربوونەوەی گەندەڵی هەیە ژمارەیان زۆر کرا بۆ سەر لێ شێواندنە بۆ تەختێ بۆ داپۆشینی وەزعەکەیە لە هەرێمی کوردستان دەستی دەستپاچیمان هەیە لە دیوانی چاودێری داراییمان هەیە داواکاری گشتیمان هەیە قەساشمان هەیە بە مەحاکم و بە مەسی قەزا و هەموو شتەکانەوە دیسان و پرسیارە دەکەم لە ساڵی 92 گەندەڵی دەکرێت گەندەڵی ئیداری گەندەڵی مالی دایان گەندەڵی تر بۆ یەک بەرپرسی حزبی یەک بەرپرسی حکومی مدیری یەک مؤسسەی حکومت لە سەرۆکایەتی حکومەت و پێداوەرە تا وەزیرەکان چونکە ئەو گەندەڵی زۆرانە هەیە دەبێ هەمووی تێوەگلابێ کەس ناتوانێت بڵێت تێوەنەگلاون بۆ یەک کەس نەدرا بە دادگا بۆ یەک کەس حەبس نەکرا بۆ یەک کەس پارەکەی لێ نەسەندرایەوە بۆیە زۆر و بۆربوونی ئەو دەستگانەی پێوەندی بە شەفافیت و مکافحەی فەساتەیە ئەمە جۆرێکە فێڵێکە بۆ داپۆشینی گەندەڵی لەگەڵ ڕێزی زۆر بۆ ئەکوماندبوونی ئێوە کاکبرزبوورە لە ڕووی علمیەوە ئەوەی جەناب دەفەرمووی لەوانەیە ئەگەر باڵنە شەوانی سیاسی و بەڵام لە ڕووی علمی نەخێوانە پێویستن بەڕێ لە ڕووی علمیەوە پێویستە لە ڕووی نەزەریەوە بەڵام لە ڕووی سیاسیەوە بۆ شێواندنە بەڵام هەر پێویستن یانە بێ ئیشیانە بێ خۆ دووشت کاران نەبووە خۆ اعترافی ئەوەت کرد و کاران ئیشیان جیاوازە دەبێ ئیشیان جیاواز بێتن هەر یەکە لەسەر پرەنسیپ و شێوازی خۆی بکە یەک تەواوکەری ئەوی تر بێتن نەک هەموو بچین یەک ئیش بکەن کۆمەڵە ئیشکێشەی بەجێ بینەوە کەوەیەکی ئێستا هەیە ئەوەی ڕاستکردنەوەکەی ئەوەی دومیان بەڕاستی من شتێک کاک ئەحمەد باسی کرد سەرەتا باسی مەسەلەی زانست وەک ئیدارە با مەگوتمان تۆزێک هەر بەڵێ زۆر بەکوتی بێت ئەفم دەکەن مەرز نییە ئللا ئەوانەی کە خاوەنی بڕوانامە ئیدارە بن ئەوان لە بەڕێوەبەراتەکان بن ئەوە ئەمانەتەن لە علمی ژوا دەڵێتن ڕاستە لە دنیای پێشکەوتوو ئیدارە بۆتە پیشەش نەک تەنها زانست و هونەر پیشەیەکشە بەڵام بۆ هەموو بوارێکنا ئەوە بەس بۆ ڕاستکردنەوە ئەوی تر ئەوانەی لە وڵاتە ئیدارەی دام و دەستگاکانە دەن لە ئاستی و ئیدارەدانەن جا ئەو خەرلانەی کەمە باز دەکەنی گەشتەکان ئێمە شتێکی پێ دەکرێن جۆب ئانالسیس یاخود شیکردنەوەی کار دووشتە لەلایەکیان وەصفی وەزیفی لەکوێ هەیە تۆ سەیری وەزارەتەکانت کردووە بینیوتە وەزیرەکان بڕوانامەکەیان تا چەندێکە گرێتەوە لەگەڵ وەزارەتەکان وەزیر بە بیانووی ئەوەی کە پۆستێکی سیادی و سیاسیە مەرج نییە کەسێکی بسووە بێت یان خۆسی بێتن کە من لەگەڵ مقتنع نیم بەوە وەک شخصی خۆ قەت دەگەڵ وەزارەتەکان دابش کراون لە نێوان حزبەکان بۆ هەر کەسە چێتە جێگەکەی ئاساییە بریکارەکانی وەزارەت و ڕاوێژکارەکان دەبێت کەسی تەکنۆقرات و ئەوە بن کە تا ئێستا ئەوەشمان نەکرد لە کوردستان ئەوەیە خەلەکە کەواتە سیستمی بەڕێوەبردن لە وڵاتە هاوکارە لە بەهادەردانی داهاتی یەک لە هاوکارەکانی ئێمە بەڵێ ئەو سیستەمە وەک موسساتێکی دروست فەرموو زۆر سەبارەت بەوەی کە باسیەوەکەن کە لە دوهۆک نییە خەلەلێکە بۆی ئێمە زانیاریمانە بێ پێش ڕاپەڕین لە بەغدا کە دیوانی چاودێری هەبووە لە بە هەموو عێراق 6 فەرمانگە هەبوو ینی لە 6 پارێزگا ئەم هەولێرە کە پایتەخت ئێستاکە لە مووسڵەوە وربینی کراوە دووەک لە مووسڵەوە وربینی کراوە سلێمانی لە کردوە کردیتی مناسبە ینی مەبەستمەوە ینی مەرج نییە دیوانی چاودێری لە دیوانی چاودێری لە هەموو پارێزگایەکە بێ ئێمە کاتی خۆی کە ئێستاکەڵین لە هەولێر و سلێمانی هەیە لە بەرەوەی دوو ئیدارە بوو ئێمە لە سلێمانی هەبووینە بەڵام 3 پارێزگا هەبووین کەرکووکیشمانە بوو کاتی خۆی لە کۆیش هەولێرە بوو هەر لە سەرۆکایەتی دیوانمانە بوو لێرەش هەروە بووە بەڵام لەم یاسانەوەیە ئەڵێ لە پارێزگاکان ئێستش کارەکرێ بۆی کەوا بکرێتەوە ئێوە دەسەڵاتتان هەیە بچنە ناو سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکومەت و سەرۆکایەتی پەرلەمانەوە لێکۆڵینەوە لە گەندەڵی بکەن هیچتان کردووە دیارە ئێستاکە بەڵێ وردمینیەکان ئێمە لە بەرنامین لە مانگی هەشتەوە دەستمان پێ کردە کۆمەڵی فەرمانگەمان کردووە دیارە لێکدانەوەیەکی هەڵەشە بۆ یاساکەی هەر خەریکی وردبینی کردنن وردبینی وایە خۆی مە لە دایرەکە ئەنجامەکەی ئەیکەنە راپۆرت و ئینێری ڕاپۆرتی بە تەحەداوە لە لەوتودووە تا ئێستا کەسێک لە پۆستەکەی نەماوەتەوە لە با ڕاستکردنەوەیەک بکەم باسیەوە لە نابێ ئەمە ئەعلام بکرێت دکتۆر نابێ ئەعلام بکرێ بوتری ئەم کەسەت دەسەڵاتی خۆی خراپ بەکارێناوە پۆستەکەی خۆی خراپ بەکارێناوە صحکردن لە مالیە هەر ئەیکەواتە دیسان مەسەلە حزبیەکە زاڵ نییە ئەو تەدەخولەکان ناوی مەهێن و تەدەخولەکان ناوی مەهێن و هەردەپۆشەکەی ڕێزان بۆ مەرزنی حزبەکان فهم دەکەن مەرز نییە ئەوە پرۆگرامی حزبەکە بێ لەوانە کەسەکانی ناو حزبەکە گروپی بەرژەوەند گروپی بەرژەوەندی هەنا منە مجارە بەناوە حزبەکان بە شێوەیەکی گشتی ئەگە سەیری پرۆگرامی حزبەکان هەموو بکەن لە کوردستانەیە هەمویان
لەگەڵ چاکسازی کارجێڕین لەگەڵ دژایەتیکردنی گەندەڵین دکتۆر بمبورە بەقسە ئەوترێ هیچیان نێشتۆتەوە ئەوە پرۆگرامە چکە هەر حزبێک ئەوە نەکە بەقسە ئەبین بە سویسرا ئەبێ بە ژاپۆن ئەبێ بە ئەمریکا سیستمی بەڕێوەبردن لێرە بەڵام بەکردەوە چی کراوە کردەوە چی دەبێت لە قسەکەمیان نەکردووە زۆریان وتووە ئەوانەی ئەو وڵاتەش دەنگ دێنە چێ هەرو حزبانە کەسە لە حکومڕانن بەڵام کەسانی ناو حزبەکان کەسانێکی وەکو من و جەناب و فلان و ئەو کەسانە بێ خۆمان بکەین نمونە ئێمە جار بەجار گروپی مەسلحەت بەرژەوەندی دروست دەبێتن دەبنە ڕێگر لە بەردەمی حتا جێبەجێکردنی پرۆگرامەکانی حزبەکانەوە هێناتەوە سەر هاوڵاتیەکی یاسایی تۆ مامۆستای باسی هاوڵاتی ناکەم باسی کەسانی بەرژەوەندی ناو حزبەکانە نەمگوت هاوڵاتی یاسایی لە چی ینی بۆەوەی ڕوون بێت لە ناو حزبەکانە گروپی بەرژەوەند خواست قاعدە دروستیەکە نەخێر دەبێت سەرکردایەتی حزبەکان دەستیان هەبێت لە گەندەڵی و پارێزەری گەندەڵی بن ئەگەر نا خۆمان دەزانین لە مجتەمەعی شەرقی حزب سەرکردایەتەکەی هەموو شتێکە سەرۆکی حزب و چوار دەورەکەی دار و دەستەکەی هەموو شتێکە چ حزبێکی دار و سەرۆکەکەی ئەوەندە دەسەڵاتی نەبی ئەگەر کەسێک دوو کەس گەندەڵ بێ لە حزبەکەی دەری نەکا پاستی نەکا بۆیە ئەم گەندەڵانە کە ئێمە باسی دەکەین بەرژەوەند خوازن لەلایەن سەرکردایەتی حزبەکان لەوانە لە چەندین ساڵی ڕابردوو لە دەسەڵات بوونا پارێزرا بوونا ئەگەنا من یەک ئیزافەم یەکا گیاڵ زۆر بە هەموو کارتی کارەبا کەرتی نەوت کەرتی وەبەرهێنان کەرتی کشت و کاڵ هەم ئەو کەرتانە دەیان و سەدان گەندەڵی تێدایە دەیان بە هەدەرداین تێدایە بۆ تا ئێستا ئەو کەرتانە بردوون یەک شەفافێتی تێدا بەدی نەهاتووە یەک کەس نەدراوە بە دادگا دەلالەتی ئەوەیە ئەگەر خەڵکانێکی درا بن بە دادگا دەبوایە ئەوانی تر بترسێن کەسی گەندەڵی زیادی کردووە بۆیە من گومانمە یەک کردنیە لە کوردستاندا شەفافێتی تێدانێت ئەوەیە دکتۆر قسەی نەکردووە بۆ ئاگام لە کاتی بێ ئاگام لە کاتەکەتە بەڵێ لەبەرەوە بەڵێ کاتی خۆم بەڵێ فەرموو لەو دەڤەرە سلێمانی دەیان کەس دراوەتە داگا دەیان کەس دەسجنان بەوەی گەندەڵیەوە مۆزەفی باڵادەستێ لە مەتاڕی سلێمانی لە پارێزگای سلێمانی پارێزگاری پێشووی سلێمانی مدیری شارەوانی هەڵەبجە دەیان و ئەوە دکتۆر ئێزە داگاتان لێ ناو تایتڵەکەێنێت ناوی کەسەکان نانێ بەڵام تایتڵەکانێن لە هەولێریش بزان لە دووە کشم شتانە هەبووە جار لە دووەکیش ئەم جار برادەرەی دەڤەرەی هەولێر و دووەک هەولێر و دووەک بە ئەو هینەکان بە ناو ناهێنین بەشە لەبەرەوە خەڵک هەیە دراوە من 100% لەگەڵ ئەوە نیم بڵێ سەرکردی حیزبەکان بەشدار نەخێر لەوانەیە مەکتەب سیاسیەک لەوانەیە دەستڕۆیشتوویە لەوانەیە ڕاستە لەلایەن چه مەحمین لەلایەن چه پارێزراون ئەو یەکێتی ئەمە دەیان کەسی لە ناو یەکێتیە سەر کردووە سزا داوە دەری کردووە لە حیزب لەبەرەوەی کەسێکی گەندەڵی لەسەر ئاشکرا بوو پێویست ناکەن ناو بڵێن لە ئاسی زۆر بڵێن من بۆت باسەکەم بۆ بە یاسا لەم حکوومەتەیە بە یاسا دەرەکەن ڕێگە ئەدا بە هەدەردانی سامانی گشتی ئەمێ مشکلەکە یعنی پەرلەمانە پەرلەمانیش و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرە یاسایەوە بەرهێنان دروست کراوە بۆ ئەو زەمانەی خۆی یاسایەکی تا بڵێ چاک بوو و بەرهێنێکی زۆری هێنایە هەرێمەکەتاوە بەڵام ئەڵێ ڕێنمایی دەرکە بۆ ئەوی زەوی لە کوردستانە بدەی بەوە بەرهێن ئەوە تا مدیری وەبەرهێنان لە کوردستان وەرەقەیەکی نووسیوە ئەڵێ زەوی بە $9 دەین بە خەڵک بۆی بچێ بە کۆمپانیا بۆی یەکەی نیشتە جێبوون ئاساییە لە زۆر بەڵە فەرموو لە زۆر شوێنی دنیادا ئاساییە زەوی بە خۆڕایە دەی بە پرۆژە بەڵام کە تەواوی کرد باجی لێ وەرەگری نەخێر لە فەقەرێکی ترانوسێتی تا 10 ساڵ باجی لێ مەسەن بە یاسا ڕێ پێدراوە بە هەدەردانی سامانی گشتی ئەمە کێشەکەی یەک نمونەی ترت بۆ ببین من ئەو شەرەفە بەخۆمە بەخشم ساڵی ڕابردوو پێشنیارم بۆ حکوومەت کرد ئەم گەنمەی بەرهەم هاتووە مەیدەن بە بەقا ئەوە بماندایە بۆ چونکە پارین ئادا پێمان کێشە بوو هەر نەبێ ئەمنی خیزایی بپارێت باش بەڵام من ئەو پێشنیارم بۆ نەکرد لەلایەک و بەشێکی ئاوبی بە لەلایەکی ترەوە ئێستا بچی لە جیاتی پارەی گەنمی جوتیار بڵێ نەوتی سپید دێمێ بە تانکەر بڕۆ بیفرۆش باش ئۆتۆمبیل دێمێ لە جیاتی ئەوە بچۆ بە 40 وەرەقە زەرەر بیفرۆشەرەوە ئەمە بە سیستەم بۆیە 100% متفقم لەگەڵەوەی سیستەمی بەڕێوەبردنەکە ئەبێت چاکەین ئێستاش لەم خولی چوارەی پەرلەمان لەم خولی چوارەی پەرلەمانە هەندێک یاسا دەرەکەین دیسان دێمەلاگۆی قسە لەسەرەوە بۆی کاتی بە هەدەردانی سامان یەک جملە ئەو گەندەڵی و کەم و کوڕی و دزیانی لە کەرتی وەبەرهێنان و لە کەرتی نەوت و لە کەرتی کشتتوکاڵ هەیە خراپی یاساکانیان تێپەڕاندووە ئەگەر بەشش پەیوەندی بە خراپی یاساکانەیە ئەگەر وایە بەڵام زۆر لەوە گەورەترە خراپی یاساکانی قادر عچیم خوێندکاری یاسام پرسیارێکی کەم لە کاک ئارازە ئایا کاک ئاراز سەرۆکی هەرێم لە عەفدەی شوبات کە
کۆمەڵێک لە ناو کۆمەڵی خەڵک دانیشت و باسی ئەویان بۆ کرد ئەم گەندەڵیانەی کە هەیە لە ئێستا و لێژنەیەکی پێکەنا بۆ چارەسەرکردنی گەندەڵیەکان لە ئەفدەی شوباتە لێژنەکە گەیشت بەشوێ کاک برزۆ بەرهەمی ئەفدەی شوبات و خوێنی شەهیدانتان پیرۆز بێ شەهیدانی ئەفدەی شوبات بۆ کوژانی ئەفدەی شوبات کە لەسەر گەندەڵی و لەسەر ئەمانە هاتبوون شەهید کران لەسەر جادەکە لە کام دادگایی کران بۆ کاک ئەحمەدیش خوا ئەگەر جوابم دەیتەوە لە دهۆک ئەوە لە سلێمانی زانیمان 2900 فۆرم هەیە فایل هەیە کە گەندەڵیە لە هەولێر هیچ نییە شکر چووکە گەندەڵی لێنە لە دهۆکیش محەممەدی مەهدی بە ڕێوەی دەباتن ئەوە پێویستی بە ئەوە نییە کە دەستگای چاودێری و ئەمانەی هەبێتن کاک برزۆ هەر یەکەکتان کاک برزۆ هەر یەکەکتان دەتوانن جوابی ئەوە بدەنەوە دابشکردنی زەوی لە 2006ەوە بە هەموو شێوەیەک بۆ کاتێکی نادیار ڕاگیراوە لە ئێستاە 6,000 مەتر زەوی دەدرێ بە کوڕەکەی کاک نێچیر کە سەرۆکی دەستگای ڕوانگەیە کە هیچ یاسایەک ڕێگە بەوە ناداتن کوڕی سەرۆک بێ کوڕی هەر شتێک بێتن هیچ ڕێکخراوێک پێم وایە ڕوونە لە دوێنێەوە باسەکرێ بۆی ڕوونە هیچ ڕێکخراوێک مافی ئەوەی نییە زەوی وەربگرێت لە حکومەت بەڵێ ئەوە کاک بەڵامگەر تەدوینی بکات دوای وەڵامت باتەوە سپاس دەکەم کاک خاترگەر یاسای کوڕ و باوکاتی وێگەنە زۆر سپاس دەکەم کاک عەبدوڵڵا گەر هەستی سەر پێ خراپ نابێ مایکەکەت گەر دوگمەیەکە لە ژێر مایکەکە دەستێکی پیا بنی بۆی داگیرسێ فەرموو پرسیارەکەی من تایبەتە بە دکتۆر ئاراس حکوومەتەکانی پۆلێن کرد لە بۆ چەند قۆناغی جیا طبعا ئەمە باسی قۆناغی پێش 96 ناکەین دوای 96 دوو ئیدارەیەکە و 2000 حکوومەتی کوردی تێکەڵ بۆوانە بەڵام لە هەموو حکوومەتەکان ئەگەر تەماشا بکەین زۆربەی جار سەرۆکی حکوومەت و زۆربەی جار هەموو زۆربەی زۆری وەزیرەکان لەناو حکوومەت لە مدیر عامەکان لە ڕاوێژگارەکان بە هەموویەوە و سەرۆکایەتی هەرێمیش بەشی هەرە زۆری پشتی پارتی دیموکراتی کوردستان بووە بەڵێ پرسیارەکە ینی چی تایە سەبارەت بە داهاتی گشتی و بەهادەردانی داهاتی گشتی تکایە کە ئەو پشکە گەورەی پارتی بووە لۆ ڕۆژێک لە ڕۆژان نەماندی کەسێک وەزیرێک سەرۆکی وەزیران لە سەرۆکایەتی هەرێم بە نمونە کەسێک بتێتە دادگالێکەوە نوێ لەگەڵ بکرێت لەسەر بەهادەردان و گەندەڵی ئایا ئەوە هۆکاری ئەساسی نییە کە ئێوە بەش هەرە زۆری دروستبوونی ئەو نەها زۆر سپاس کاک عەبدوڵڵا مەبەستت گەیشتووە مایکەکە لێرە گەر کاک ڕێباز جەنابی فەرموو بەڵێ دکتۆر پرسیارەکەم بە دکتۆر ئاراسە بەڕێز من زۆر لام سەیرە کە دەبینیم سەرۆک هەرێم دەڵێ دەستی دایک و شەیدان ماز دەکەم منیش مناڵە شەید دەکەم با دەستمان ماز نەکات و ئەم زەویەمان پێ بداتەوە کە مڵکی خۆمانە دوای سیوێکی ئابەوە بەرپرسێکی پارتی دیموکراتی کوردستان داگیری کردووە ئایا لای ئێوە ئەمە گەندەڵی نییە؟ هیوادارم ڕاوێژکاری سەرۆکی هەرێم نووسنگەی ڕاگەیاندنی سەرۆکی هەرێم ئاگای لە بەرنامەکە بێت و بەدواداچوون بۆ ئەو کەیسەی کاک ڕێباز بکات کاک ماردین مایکەکە گەر بچێتە لای کاک ماردین لەکوێیە؟ بەڵێ کاک ماردین مایکەکە لە لای کاک عەبدوڵڵاوەگری فەرموو مایکەکەت پێم وابێ ئۆف کراوە تکایە مایکەکە گەر پێشەوەی نیکەن چێکێکی بکەن بۆی دڵنیا بن کە ئیشەکات شاشەکە دادەگیرسێ بەڵێ فەرموو پرسیارەکەم لە دکتۆر ئارازە کاک ماردین دکتۆر ئاراز ئەنگۆ هەر وەک دەزانین کە لام شتەکە پلەیەکە من لە گەندەڵی شەر پلەیەکەم بەبەرەنگەوە کەتیە کەسیش ئەخوا حیسابتان لەگەڵ ناکات تا دەشمرین ئەو وەزعیمەی لە کوردستان ئەمن یەک بۆ خۆمەوە گەنجم تا دەمرم ئەو ژیانمانە لێ قەت چاوەڕوانی باش بوون و چارەسەر هۆشتان نەکەین کاک برزۆ باسی دادگا هۆشتانەی کرد قەت تەسەووری ئەوەی مەکە کە دادگا لە کوردستان سەر بەخۆ بەیان هەر شتێکی تر بێت چونکە پارتی دیموکراتی کوردستانە لای کێشێتی نیشتمانی کوردستان لە سلێمانی دەستیان گرتووە و گۆڕان و یەگرتو و کۆمەڵش لە دیاریان دانیشتون وەکو ئێمە تەمەشایان دەکەین کاک ماردین تۆ پێت وایە بە هەدەردانی سامانی گشتی لەم هەرێمە تۆزان کۆتەواو کردووە گەر مایکەکە نزیکەیتەوە ئەوە دکتۆر عیزەت پرسیارەش کرد گوتی ئەوانەش بەشەکەن لە دەستەوە ئەوانە بەشەکەن لە دەستال بە 5 نەفەرەوە ئەوەی ئەنگۆ لە هەر وەزارەتێکەوە لە سلێمانی هەموو شەخص و ئەشخاصەکان جەنابتانە لەلایەن پارتی بە هەمان شێوە
سواس کاکە ماردی بەڵام هەرچی لایەنەکانی ئۆپۆزن کاتی ناحکومەتیش کاکێ من ڕاستە پێ کاکێ من ئەرک نەبێت مایکەکە بگاتە لای کاکێ من بەڵێ ئەوە مایکەکەی لایە فەرموو کاگێ من دەستان خۆش بێ بۆ بەرنمەیە پرسیارەکەم لە کاک برزۆیە ئەگەر هەستیتە سەر پێ بۆەوەی کامێراکەت جوانتر وەرتگرێت پرسیارەکەم لە کاک برزۆیە سەرتای قسەکانی کاک عزت ئاماژەی بەوە کرد کە ئەگەر ئەوان بەرنمەیان نەبێت ئەوان بەشێکن لە گەندەڵیەکان کە ڕاستەی بزوتنەوەی گۆڕان و یەکگرتو کۆمەڵیان کرد ئایا بزوتنەوەی گۆڕان بەرنمەی هەیە و ئەگەر هەیەی کە تەقدیمێکات بە قسەی دەکەن ئەگەر بە قسەی نەکەن چی دەکات و پرسیارێتشمە لێ هەیە کە ئەندامی دەستەی دەستپاکیە کە ئەو مەلەفانی مەلەفی نەوت کە لەیان NRT و گەندەڵەکان لایەن علی حەمە ساڵح کە تەقدیمی دەستەی دەستپاکیە کرا دەستەی دەستپاکی هیچ پێ دەکرێت کە ئەگەر هیچ پێ ناکرێت چێ بەرپرسە لێی زۆر سپاس دەکەم کاکەڤاڵ لەکوێیە بەڵێ فەرموو کاکەڤاڵ سپاس پێش نەورۆز وەزیری دارایی سەردانی مەرزی باشماخی کرد لەو سەردانەی بەڕێزیان باس لەوە دەکا کە داهاتی ئەو باشماخ ناڕوونی پێوە دیارە باشە هەز ناکەن ینی ئەوە وەکو ئەندام پەرلەمان قسە دەکات لە کاتێکدا خۆی لە ینی جێبەجێکارە بەڵام ئایا داهاتی ئیبراهیم خەلیل لە لای جەنابیان زۆر ڕوونە کە بەس باس لە باشماخ دەکات زۆر سپاس بۆ کاکەڤاڵ کاگاسۆش پرسیارەکەی بکات کاک شەوقی لە بەشی سێمە پرسیارەکەتەکەی بە چاوان کاگاسۆ بەڵێ فەرموو کاگاسۆ پێشەچی دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم من پرسیارەکەم لە دکتۆر کاگارازە بۆ دەبێت بەرپرسەکانی ئیدارە لە هەولێر تەشریع پارتیان هەبێت و بۆ هەموو دام دەستگایەکیش هەر پێویستی بە تەشریع پارتیە ئەگەر مەبەستان گەندەڵی نییە ئەیتە زۆر سپاس دەکەم من لە دکتۆر عیزەت پرسیار لێکرا بوو من پرسیارم نەکراوە بەڵێ بەس بۆی وەڵامی پرسیارەکان وەرگرمەوە دنیا بەکات دەدەمێت کاک برژوو پرسیار ئەو پرسیارن لە تۆ کراوە کۆمەڵ پرسیار تایبەت بە من بە خۆشحاڵ و جابندەمەوە جارێ هەفتەی شوبات وێزگەی قسەکانی شت کۆکەیتەوە ببوورە بۆی کاتەکە استغلالکەین وەڵامی پرسیارەکان هەفتەی شوبات وێزگەیەکی پیرۆزە لە خەباتی مەدەنی لە شۆڕشی مەدەنی لە کوردستان بەڵام بەداخەوە ئەوە حزبەکانی دەسەڵات بوون بکوژەکان بوون کە خۆ پیشاندەریان کوشت لەوە ناخۆشترەوە بوو کە یاسا سەروەر نەبوو بکوژەکان نەدران بەدادگا بۆیە شانازەکی گەورەی خەڵکی کوردستان و ئێمە بزنەوەی گۆڕان بە خەڵکی خۆ پیشاندەرە بە هەفتەی شوباتە و بە قوربانەکانی هەفتەی شوباتە ئەمە یەک بۆی زۆر لە تەوەرەکە دوور نەکەین ئێمە دوێنێ ئەمڕۆ سبەش لەگەڵ هەموو داواکاریەکانی خۆپیشاندانەکانی هەفتەی شوباتین بەڕازگۆیی نەکبێن لە باسی سەروەری یاسا بکەین درۆیەکی سیاسی دەرچێت نەکبێن باز لە چاکسازیش بکەین درۆیەکی سیاسی دەرچێت بۆیە وێزگەیەکی زۆر پیرۆزە لە ژیانی سیاسی لە هەرێمی کوردستان دوو گۆڕان چی پێ دەکرێت ئەمە زۆر گرنگە یعنی من شتێک دەڵێم ئەمە دوور لە حزبایەتی و دوور لە سیاست وەکو باسم کرد پارتی وەکێتی ئیتفاقی واشنگتۆنیان هەبوو ئیتفاقی استراتیژیان هەبوو چەندین ساڵ ناتوانین بدری ناحیە و قایمقامێک ئاڵوگۆڕ پێ بکەن ئێمە بزوتنەوەی گۆڕان کە بزوتنەوەیەک بووین ئۆپۆزیسیۆن بووینە معارەزە بووینە ڕەخنەی تونمان گرتووە پرۆژەمان پێشکەش کردووە لەگەڵ خەڵکی شەقام ئاوێتە بووینە بۆ داواکاری چاکسازی ئەوانە ئەمڕۆ دێ بە ئاسانی پارتی وێچێتی نیان دەدا بە یەکتر ئەم پۆستانە بۆیە بە ئاسانیش ناڵن تۆ بغزێ بۆ هەموو جمگەکان بەڵام لەبەر خەڵکی کوردستان لەبەر دروشمەکەی خۆمان کە بەرەو دەسەڵات بوو بۆ ئەنجامدانی چاکسازی نەفەسمان درێژە تا ئەو پەڕی هەوڵ و تەقەلا لەگەڵ ئەوە دەبین لەو حکومەتە ئەوە دێ پێمان بکرێت چاکسازی بکەین لەکوێ بربەستەکان زیادی کرد ئێمە جورئەتمانەیە لەسەری ئەعلام لە کۆبوونەوە سیاسەکان باس دەکەین کوێ بربەستمان بۆ دروستکە باسی دەکەین پێت وایە بربەستان بۆ دروست بە هەدەردانی داهاتی گشتی و ڕێگرتن لێی ئەو ڕۆژە ئەو وەڵامە تێکەڵکەم لەگە ئەو پرسیارە بەڵێ وەزیری دارایی و پەرلەمانتار قسە ناکە وەزیری دارایی ناتوانێت گەندەڵی و کەموکوڕی و دزی 23 ساڵ بە 6 مانگ عیلاسکە بۆیە کە دەچێتە سەرمەرزەکە دەچێتە سەحدودەکە هەر بۆ معلوماتی جەنابتان دەستە ئیبراهیم خەلیلیش پێشەوەی بچنە دەسەڵات ئەمەتان نازانی عەفوم دەمازانی چوونە دەسەڵاتمە ئەرکێکی زۆر قورسە بەڵام بە ئاسانی سار نابینەوە لەبیرتانە کە بووینە معارەزە خەڵک دەیوت نەفەسیان کورتە ئەمانە زۆر دژیان هەیە ئەمانە چەچان نییە ئەمانە پارەیان نییە بەڵام خەڵک پێ وا بوویچمان پێ ناکرێت دوای 4 ساڵ بۆ مەسەلەی بودجا بۆ مەسەلەی هەفتەی شوبات بۆ مەسەلەی نەوت و ئەوانە اینجا خەڵک زانی چمان پێ دەکرێت بۆیە تکاتان لێ دەکەم لەگەڵمان نەفەستان درێژ بی دوای 4 ساڵ دەزانین ئێمە چمان پێ دەکرێت بەرژەوەندی خەڵک نەتیجە لە شوێبی بژاردەی هاتنە دەرێ حکومەت یەکێکە لە بژار دەکات بە ئاسانی نایانە دەرێ فەرموو دکتۆر بە ئاسانی نایانە دەرێ لە حکومەت بەڵێ سپاس
فەرموو دکتۆر تکایە بۆی وەڵام بۆ پرسیارەکان وەرگرینەوە لە بەشی سێم بەشێکی تازە بێت و شتی نوێ بخەینە ڕوو بەڵێ پرسیارم لێکرا کات دەکەم بەس بۆی حەقیام دەم تاوەڵ کورت و پوڵ سپاس دەکەم چونکە دوجار لە کاتی بەشی سێمانەوە فەرەن لە هەفتەی شوبا سەرۆکی هەرێم کۆمەڵێک بەڵێنیدا بەڵام بەڵێنەکانیشی جێبەجێ کرد بەوەی کە هەل لە دوای ئەوە فەرمانێکی کە لیژنەی چاکسازی سەرۆکایەتی هەرێم پێکەندرا و ئەو لیژنەیە دەست بەکار بوو بۆ معلوماتی ئەوەی بەڕێز جگا لە فەرمانگە معنیەکان بمبورن مجموعە خەڵکێکی حتا ئەکادمیشان بان کرد شەڕەفیەوە بەگەر نەکەوت کەم لەگەڵدان بەڵام مجموعە کاوکاری مامۆستای زانکۆچیدا بوو تێیدا لەو لیژنەیە زیاتر لە 22 خاڵی تێدا بوو یەک لەوانە ئەوەی کە ئێستا باسمان کرد لە بەسەروبەرەکانی لە بەبەرهێنان لە کەرتی نیشتەجێبوون بە بڕیاری سەرۆکایەتی هەرێم ڕاگیرە هەموو شتەکان ئەو بڕیارە بە ئەوەی ڕاگرت دواتر حکومەتی ڕاگرت دووەمیان پێداچوونەوە بە هەموو ئەو گرێبەستانەی کە متعلق بوو بە استثمار و مساطحە و شتووە هەمووی ڕاگرت هەموو پێداچوونەوە پێداکرا و زیاتر لە بەس لە هەولێرە من ئاگادار بووم 25 پرۆژە لە خەڵکی کە فعلا وەریگر بوو دەستی پێ نەکرد بوو و سوء استفادە کرا بوو لیان ساندراوە و کۆمەڵێک ئیجراعاتی کە لەوێ کرا زیاد لەوانە مجموعەیەک لە بەڕێوەبەری گشتی جێگری بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەری فەرمانگەکان لە هەولێر و ناوم پێ بڵێ ناو ئێستا دکتۆر عیزەت ناوی لە هەولێر یەک لەوانە بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر یەک لەوانە و کاک گۆڕاکات خۆی باشە لەو بڕیارە بوو زۆر ناوتێنە ینی زۆر چەند جێگرێکی بەڕێوەبەری گشتی تێدا بوو چەند بەڕێوەبەرێک بوون چەند خەڵچکە و کاک کەس هەیە ئێستا کە لەسەر ئەو بڕیارەی لە سزنا پلەشی لەناو ڕزەکانی پارتیان دامی لەقش بووە لەگەڵ ڕێزی زۆرم بۆ جەنابەت لەگەڵ ڕێزی ئێزگا زۆرم بۆ جەنابەت بەڵام ئەو ماسیە بچووکەکان دەگیرێت ئێمە خۆمان دەزانین بۆ یەک بەرپرسی گەورەی حزبی یان حکومی نەدراوە بە دادگا لەوانەیە مەسەلەکە چ بوو ئەو بەرپرسە گەورانە کە دەبێتە مەسەلەی بازرگان جەر بەناوی ئەوان نییە تو باسمان کرد کە سیستەمەکە دروستنی ڕێگانەداتن دەبێت سیستەمەکە چاو بکەن ئەوەیە کەواتە گەندەڵی و بەهدەردانی سامانی گشتی بە منظەمیەکێ لە حزبەکەی تو حزبەکەی من و حزبەکانی تر لە ئەنجامی قسەکەی خۆتە لە دوای پەردەکانن لە ئەنجامی قسەکەی خۆتە گەندەڵی و بەهدەردانی سامانی گشتی بە منظەمی ئەکرێ لەم هەرێمە بۆیە ئەڵێ وتە بە ناوی بەرپرسە گەورەکان نییە شەرعیەت درا بە هەندێکی بەناویەوە کێ شەرعیەتی داوە بە گەندەڵی تا 2009 یەکێتی پارتی نەبوو هەندێک جار لەوانەیە کە هەبوو دوای 2009 هەر ئاکارەکانی مەکردەوەکانی ما و بێدەنگبوونی ئێمە جار بەجار لە هەندێک شت و قبولکردن لە هەندێک شتدا بەعام کە دەڵم ئێمە حتا جەماوەریش و حتا ئەکادیمیەکانیش و خەڵکی کەش دەگرێتەوە بۆیە دەڵێم بەڵام کردار هەبووە و شتیش هەبووە لە ئاست پێویست نەبووە طموحی زیاتر هەبووە بەڵام ئەوە بووە دووەمیان کاک عەبدوڵڵا باسی ئەوەی خاڵ بێت پێمەڵێن کاتی ناو دوو کە هەیە ئەگەر وەڵامی دەمەوە کاک عەبدوڵڵا فعلا ئێمە وەک ئەگەر من وەک پارتی قسە بکەم پارتی قەت لە بەرپرسەرەتی لیان ڕاناکاتن بەشی زیاتر بە پارتی کەوتیەوە و شانازە پێ دەکەین بەڵام کۆمەڵی خەڵک لە ناو پارتیشدا وەکتایە بەشی پارتی دیموکراتی کوردستان کەوت بێگەرەمە پرسیارێک بێت لە بەهدەردانی سامانی لەوە لەگەڵدانیمە نەخێر لەبەرەوەی زۆر هەوڵی داوە بۆی کە زۆر شت بکاتن من تازە باسی کۆمەڵشتم کرد یەک لە هۆکارەکانی دەرەنجامەکانی لیژنەی چاکسازی سەرۆکایەتی هەرێم کە لە هەولێری دوهۆک کۆمەڵێک ئیجرات کرا نەچوونین کە لەوانە نەکراوە پێویست ناکە نایست شوێنش بینم پێمەڵێن کاتی ناو داوای لێبوردنەکەم پێمەڵێن کاتی ناو ئەبێت ناوبڕێک وەربگرین بینەرانی عەزیز ناوبڕێک وەرەگرین لە دوای ناوبڕەکە بەردەوامە بین لەگەڵتان بە پرسیاری میوانەکان و مناقەشەی زیاتر بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت لێرە میوانێکی زۆر زۆرێ ماشەڵڵا و زۆربەی پێی خۆشەکە پرسیار بکات و منیش ئەو پەڕی هەوڵی خۆمەدەم کە زۆربەیان پرسیاری خۆیان بکەن و کاتەکەش استقلال بکەین کاگڕەکان فەرموو بەس مایکەکە ئەوەی جەنابەت فەرمووت ئەگەر زەوی داگیرکردنە دوای گەڕانەوەی هەولێر مایکەکە بگاتە لای کاگڕەکان دوای دێتەوە لەسەر بەسەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە و بارگاکەشی تەنیشت وەزارەتی ناوخۆ بوو ئەو لیژنەیە کۆمەڵێک ئیجرات کرد کۆمەڵێکش دراوە ئەگەر شتێک لە بابەتەماوی دەکرێت دواترێ لێ مراجعە بکەین ئەگەر چ شتێکی باوکاریەوە بە شەوکات دەتوانین بەش بە حەلەخۆوان هاوکاری نەوە مۆزوع بکەین
ناتوانین نییە کەسی لەگەڵ نەکرێتن من پێت دەڵێم هەر کەسێک بێتن ئەگەر ئەو لیژنەیە بڕیاریدا هەر کەسێک بێتن دەوێت ملزەمێ بۆ قەرارە هەموو ئەو کەسانەی کە لە دوای لە هەردوو لا تۆ توانی ئەو کەیسە بگەێنی من دەتوانم هەر بە حکمی وەزای بەرنامەکەش دەتوان لەگەڵی کاتە کەیسەکە بگەێنی بمبورە ڕێبازجان هەر بە حکمی وەزەفەی ترم جگە لە مامۆستای زانکۆ کە من باسم کاجێر لە قیدوم دەتوانم لەوە هاوکاری بکەم ئەگە پێویست کە بەسەر چاو لە خزمەتدادا زۆر سپاس فەرموو کاگڕێکان دوای متابعە دەکەن دەگەێنێت چێنەوە باشە بەڵێ تکایە کاکە ماردین ناتوانم من بەڵام چوە صاحب قرار نیم من بەس من دەتوانم ئەوەی کە ئەو باسی کرد لیژنەیەکە ئەو لیژنەیە مشتەرەکە بۆی کاتی بەرنامەکە ئەگەر پەیامەکەی کاکە ڕێباز گەیشتووە زۆر بەوازە بەڵێ ئەوەی کە کاک ماردین پێم خۆش نییە بۆ شەوازە کە بە ڕژبینی تەماشا ئایندە بکەیت من لەگەڵ جەناب بدام دووبارە دەڵێم ئێمە ئەگەر وەک پارتی قسە بکەم دووبارە دەڵێم ئێمە تەحملی مەسئولیت دەکەین کە ئەگەر بەشمان زیاترە لە وڵاتە لە هەموو شتێک لە چاکە و خراپەکانیش من قبولم زۆر سپاس دەکەم فەرموو کاگڕێکان بەڵام پێم خۆشە زیاتر دێمەلات بەس با کاگڕێکان پرسیارەکانی کات دێمەلات فەرموو کاگڕێکان بۆ دەرفەتە بەڕاستی کۆمەڵک کۆمنتم لەسەر قسەی بەڕێزان بەگشتیە ئەنی ئەوەی دەیبینین نازام هاتوین چارەسەری کێشەکان بکەین ئەو عەزبەکانی خۆمان لە گەندەڵیەکان دوور بکەینەوە ڕاستی شتەشی لایانی ئەمن ئەندامی پارتی دیموکراتی کوردستانم بە شانازیەوە بەڵام کاو ڕۆهاتووم دەمەوێ وەکو کوردێک قسە بکەم داکوکی لە کوردان بکەم بەڵام لە دوایی ئینشاءڵڵا ئەمنیش تەداخلی ئەو سیراع عەزبیە دەبم چونکە ناساریان کردم کات تەداخلی ئەو سیراع بکەم کڕینی مانتۆر باسی ئەو کرا داوا پرسیار لە پەرلەمانتاران دەکەم بۆ باسی ماتۆر لە بۆمە دەکەن ئیشی ئەوەیە باسی ماتۆر لە بۆمە بکەن یان بچن بە دوواداچوونی لە بۆ بکەن ئێوانە ئاراستە جەنابی وەزیر کردووە نوسخەی گرێبەستەکەمان بۆ بنێرێت ئەو کاتە کەوایە سرامان ناردووە هێشتا وەڵامیان نەداوە کەوایە نەدەبووە باسی کە هێتا بەڵگەکانە تەواو لە دەستن بەڵام شتێک نییە بشاردرێتەوە ینی دکتۆریش باسی نەکردای من بەدام نابوو لای خۆم کەسێکی زەق بوو تۆ بەس من ناڵم زیان کردو من ئەڵێم ئێستا ڕۆژی ئەوە نییە 4 دەفتەر دۆلار بێ بە ماتوەڕێ من ئەوە دەڵێم نەموتوە تێدەگەی لێ بە پێش عەدەسەکان نەکەوین کاگڕێکان پرسیار یارمەتی بۆ دەڵێم و بێ باکەم ئێستا ڕۆژی ئەوە نییە لە دکتۆر ئازاد ئەگەر یارمەتی بدەیت کاتی تو زۆرە بەڵام کاتی مکەم باسی بەهەدەردان و گەندەڵی کرا بەڕاستی ئەو شەرعیەتە شۆڕجارێک کە لە ڕابردوو هات بووە هۆی ئەوەی کە ئێستا ئەمە پێگەیشت ئێستا زۆر باسی بەڕاستی ئەمە خۆمان دوور نەخێنەوە جەوی ناوچەکە وایە جەوی ناوچەکە وایە بەگشتی تەماشای شەرق لەوسەد کە لەوانەیە ئەمە زۆر زۆر باشتر بین لە عێراق پرسیارێکی دیاریکراوت هەیە پرسیاری دیاریکراوم هەیە بەڵێ لە پەرلەمانتارەکان دەپرسم ئەی ڤێلایەکان ئەی سیارەکان کە لەسەر زەختی جەماوەر ڕەفز کرایەوە ئەدیاوان بە هەدەردان نەبوو زۆر قبولتان کرد مەبەستت زۆر ڕوونە کاگڕێکان بڵێ بە یارمەتیت بەڕاستی کاک ئاراز باسی شتێکی کرد کە دەبوایە زیاتر دەرفەتی پێ بدەی بڵێ ئاساییە کە بە هەدەردان هەبی ئاساییە کە بە هەداردان هەبی شەرعیەت دانەکە شەرعیەت دانەکە زۆر لە هەموو دنیا بە هەداردان هەیە بە کم و زۆر لە هەموو دنیا دەتوانین بڵین هەیە بە کم و زۆر بەڵام ئەوەی ترسناکە شەریعەت دانەکەیە دوایی بەڕاستی دەمێ قسەک لە بۆ کاک برزۆ ڕاستکەمەوە گوتیان کەرکووک دڵی کوردستانە گوتیان کەرکووک قودسی کوردستانە بەڵام گوتیشیان کەرکووک بەڵایە بەسەر کوردستان و بەڕاستی دکتۆر ئەزاد ئەو کاتەی بەێرەی بەخشی دەبووە لە ناوێچێتی ئەو کێشەدارایەیە کە لە ناوێچێتی ئەو جم و جۆڵەی کە لە ناوێچێتی بتوانانی لەوێ چارەسەر بکات زۆر سپاس کاکەڕێکان کاتم لە کاتی خۆت زیاتر پێدا چووکە نوێنەرایەتی کۆمەڵێک حکوومەت کێشەی داراییە کاک شەوقی فەرموو حەزب پارەی وەرنەگرتووە 1 ساڵ هیچ حیزبێک بەڵام حکوومەت کێشەی حکوومەتی ناوەندی بەغداد لە ساڵی 2005 100 میلیارد دۆلاری ناردۆ بۆ کوردستان بودجەی 1.5 میلیارد دۆلارە ئەو پارە بە هەندەنان چۆ باڵێژخانەی ئەمریکا لەسەر گۆڤاری لڤین پرێز ساڵی 2014 سەرماوەزە دەڵێ 5 سەرکردەی کورد خاوەنی 300 میلیارد دۆلارن ساریان 200 میلیارد دۆلار یەکیان بە تەنیا 100 میلیارد دۆلاری هەیە ئەگەر ئەوانە خۆیان بەنەتەوەی قەومی حسابەکەن موچەری بۆ ناینەوە سەدام حوسێن باگلو ئاسن 106 ئینسانی کوردی کوشتی 5 ساڵ 1 دیناری نەبوو لە بانکی ئەوروپا ئەندامێکی مەکتەب سیاسی گوندی قاچخانەی پارتی داگیر کردووە
50 دونم عندها مكتب سياسي بارتي يشتي قندي قطب الباص داعش شوينواري نمرودي تك ده هم بينز دونم كي لسه ولاته كي سه ولاته سرق وزيران 2000 باسواني هبي زيغري سكرتيري قشتي 3000 باسواني هبي والله ما تشهبي معارضه قوتي سيستم دكور كومباني اسن علي بابي شنو بوفر مارك تكايا ببينا وينان تكايا ببينا وينان تكايا ببينا وينان تكايا ببينا وينان من بري تريتواني ناو بيني تايا بلا ميرنا بس اولين لنا قبل اني ما داش قوات بترقين بدا نعم سباس زور سباس تكايا او قسەی کردی ئەوە ڕێی شخصی خۆیەتی و یەنارتی لێی بەریە و لە منبەری یەنارتیەوە کراوە ئێمە داوای لێبوردن لە بینەرەکەین بەڵام ئەوە ڕێی شخصی خۆیەتی و کاک شەوقی منبەری یەنارتی بەکارهێنا استیغلال کرد بۆ ئەوەی ڕێی خۆی بڵێت و جنێو بە خەڵک بدات ئەوە ڕێی خۆتە داوای لێبوردنیش لە بینەرەکەین کاکەرێم فەرموو بەڵێ لە دووبارەکە بێگومان قەتع کرێت بەڵێ کاکەرێم لەکوێ تکایە مایکەکە بگاتە لای بەڵێ تکایە هاوڕێیان میکرد بە مناقەشەی شخصی هیچ نییە تکایە سوپاسان دەکەم کاکەرێم تکایە مایکەکە بگاتە لای کاکەرێم تکایە فەرموون مایکەکەی دیکە بگاتە لای کاکۆزان تەواو ئێستا دەگەندەکە من نام هەرێمە تاپیرم لە خۆسەویستیان کە ئەو ڕۆژێ هەرێم دامەزدا حکومەتی هەرێم نای لێ نام هەرێم بەڵام بەداخەوە لەوەتەی لەدایک بوومە کێشە و کرفتەکان چۆن بووە هەروە بووە کێشەی کارەبا کێشەی داراییە کێشەی ئاوە نازام چێ هەروە بووە بۆ کاکوزۆ کە چوونە پەرلەمان وتیان پەرلەمان کەوتە دەست هاوڵاتی منیش وەک هاوڵاتیەشی ئەو هەرێمە داوا لێ دەکەم وەزیری دارایی بانکێش پەرلەمان بکەیت لێبستنەوەی لەگەر کە نەک میوانداری چونکە پەرلەمانتارێکی فراکسیۆنی بەڕێزەکەتان دەڵێ ئەو هیچی بەدەست نییە چکە لە گۆڕینەوەی پارە نەبێت لە وەزیری سامانە سوستەکان بۆ خەڵک یعنی وەزیرێک خۆباقیە بۆ تۆ عەزەت تۆ وە کەسێکی ئەکادمی ئایا دەکرێت تۆ هەرێمێکی لە وڵاتێک کرێبەست لەگەڵ وڵاتێک بکەیت 50 ساڵ بێ لە کاتێکا کرێبەست لەکە حکوومەتی وڵاتەکەی خۆت پێ نەکرێت و وەزیری خۆت ئەو وڵاتی کرێبەست لەگەڵ کردووە بەدەستدا بنێ بڵێ کاکەرێم تکایە هاوڕێیان نزیکەی 2 4 6 کەس ماوە قسە بکات گەر هاوکاریەکی ئەومان بکەن زۆر سوپاسان دەکەم بە کورتی و پوختی قسەکانتان بکەن کاکۆزان دوای مایکەکەی دیکە بچێتە لای کاک هەڵمەت ئەرک نەبێ بەڵێ فەرموو کاکۆزان دەستخۆش بۆ دڵنیا بەکات دەمێت دڵنیا بەکاتی ئەومانێ بەڵێ وڵای هەستەبات بە هەدەردانی سامانی گشتی من زۆر دوور ناڕۆم هەر دیوانی سەرۆکایەتی چاودێری دارایی هەرێم کە بارگاکە لەسەر 6 مەتریە هەر 5 ساڵ پێش ئێستا بینایەش دروست کرد بە مۆدیلترین بینا و زۆر بەڕێ کوپێکی و عنی بینایەشی زۆر مۆدیرم بوو بەڵام ئێستا لە فناخۆشکە خەڵک 3 مانگ معاش وەرنەگرتیە خەڵک بێ موچێ خەڵک بێ پارێ بازار پارێتیدا نییە ئێستا بیناکەی نەوژەن کردەوە ئەو بینایەکە 4 سال پێش دروستی کردبوو ئەویشی تێکدایە ئەویشی بە جوانترین مادە سابیر لە لێدوانێک شەوتویەتی ئەوە لا ماڵێ سامانی گشتی بە فیڕۆ دەڕوات بۆیە موچە نییە بدرێت بە فەرمانبەران بەڵێ لەو کاتێ زەرور نییە بینایی دیوانی چاودێری دارایی نۆژەم بکرێتەوە بە جوانترین مادە و بە فول ماسفاتی سەردەمیانە زۆر سپاس کاکۆزان کاک یادگار دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم هیوادارم بەرنامەک بێتن و ئامانجەکی هەبیتن دوا بەرنامەش نابێت ئیشاڵە دوا بەرنامەش نابێتن و ئامانجەکی دەبێت کاکە عەزەت فەرمووی کە کەسی شیاو لە شوێنی شیاو نییە بالفعل لە قسەکەی ڕاستە کاتێک هەڵبژاردن دەکرێتن هەر پۆست و لایەنێک چەند کادیرێکی دەبێتن لە بۆ وەزارەتێک بۆ وەزارەتی هەر وەزارەتێک بێ 5 کادیری دەبێتن لە بۆ ئەو وەزارەتە پرسیارەکەم لە کاک عەزەتێ چونکە ئەو باسی ئەو شتەی کرد دەرێ کەسەکان دادگای کراون بەڵام لەبەرچە کەسەکان دوای تەواوبوونی پۆستەکانیان دادگایی دەکرێن لە بۆ هەر هەموو ئەندامانمە و پرسیارە کەسەکان دەڵێ دوای پۆستەکانیان دادگای کراون مایکەکە بگاتە لای کاکاسۆ بۆی کاتەکە سوالکەم سوپاس دەکەم فەرموو کەسەکان دوای تەواوبوونی پۆستەکانیان دادگایی دەکرێن بۆچی ئەدیل لە کاتی پۆستیانە ئەو کاتە دادگای ناکرێن و ئیعلانی تەلەڤیزۆن ناکرێت گەراوکاری بکەیت زۆر سوپاس دەکەم بۆی هاوڵەکانی تریش هیچ نەبێ بە پرسیارێ بەشداری بکات نەبوو لە بۆ گشت لایەنەکان مایکەکەت بگاتە لای کاک هەڵوێست کاگاسۆ فەرموو فەرموو مایکەکەت کوژاندۆتەوە ئەگەر هەر دەستێکی پیانێ ئەرک نەبێ فەرموو مایکەکەی دیکە بگاتە لای و مایکەی کاکاسۆ ئیش ناکات گەر بگاتە لای کاکاسۆ ئەرک نەبێت دەست خۆش کاکۆزان فەرموو
هەرو مایکەلا بە پێم وابێ خەلەلێکی تایە بۆی بەکارێنین بەڵێ دەستخۆش لێ دەکەم جەماعەتێکانە حزبی سەرەکی هەن ئێرکوانە بەڕێوە دەبن ئەو کوردستانە بەس ئەلێکوانە تەنها ڕەخنە لە پارتی دەگیرێ یعنی کانەما حزبەکەی تر ئەم چەند ساڵەدا لێرکوانە هیچی نەکردیە لە گەندەڵیەکان بەشداری نەبووە تەنها لە بۆ چاکسازی ئەگە چاکسازی کردیە کوا لە چێیە بەڵێ کاکاتۆ پرسیارەکەت چێ بە دەقیقی و لە کێیە پرسیارەکەم ئەوە ئێستا پرسیارەکان زۆرن بەس بەهۆی کەمی کات ناتوانێت لە بەرنامەیەکدا پێشکەش کرا 1.6 ملیار کەس لە کوردستان موچەخۆرن ئایا ئەگەر 1.6 موچەخۆر لە کوردستان خزمەتی وڵاتەکەمان بکەن بەم شێوەیە بەڕێوە دەچێ ئایا هەر 1.6ەکە موجودیان هەیە یاخود تەنها بۆ سەرمانگەن هەر کامێکیان کە خۆیان لێ بەرپرسادن بەڵێ کاک هەڵوێست کاک هەڵوێست لەکوێیە پرسیارەکەی بکات هەرو مایکە بگاتە لای کاک هەڵوێست ئەرتەبێت هیوادارم هاوڕێیانم لە کۆنتترۆل هاوکاری بکەن لەوەی چەند خولەکێکی دیکەم پێبەخشن چکامە ڕەبتە بە هەموو خەڵکەوە بۆی هەموو کەس قسەی هەیە لەسەری بۆەوەی میوانەکانیشم قسەی خۆیان بکەن بەڵێ بەرنامەکە دەکەم پرسیارێکم بۆ دکتۆر ئاراس هەیە دکتۆر ئاراس ئێوەکو پارتی دیموکراتی کوردستان لەوەتی وەزای سامان سروشتەکان دروست بووە بەدەست ئێوەیە لەوەتیش هەیە هەر نۆت بە تورکیا ئافرۆشن باشە نەوتێکی ئافرۆشن پارە وەرناگرن لە بەرامبەریا دوای هەموو ساڵێ قەرز لە تورکیاگەن ئەبێ بەیانی پارەکەی بدەنەوە بە نۆت بە نەقد بێ پارێک بنەوە پرسیارەکەت ئەوەی ڕەبتە بە داهاتی گشتیەوە ئایا ئەوەش هەدەردان پێ ناوترێت زۆر سپاس دەکەم هاوکاریم بکەی مایکەکە بگاتە لای کاک هەیسەم زۆر سپاس یادگار سەرەتا دەستخۆشی بەرنامە دکتۆر ئاگادارم بەڵێ بەڵێ سوالێکم بۆ دکتۆر ئارازێ بەرە دکتۆر ئاراز لە فەرمانگە ڕێکخراونە حکومیەکان ئەوانەی ڕێکخراوی ئێنجۆن داهاتەکەی 11 میلیارد دینار بووە کە ئێستا داهاتەکەی 1 میلیارد دینارە بەڵگەش ئەوەیە کە زۆر لە کەسایەتی نزیکانی پارتی دیموکراتی کوردستان ئەم پارەیان بەکارهێناوە کە نزیک بوون لە ڕێکخراونە حکومیەکان لەوەی کە بەڕێوەبەری ڕێکخراونە حکومیەکان بووە پارێزە بەلاعیان بەکارهێناوە یەکیش کاب بەلەسەوە قسە بکەم کە دەڵێ گەندەڵی لە وەزارەتی پێشمەرگەشدا هەیە کە شخصی بەبەڵگەشەوە پێشمەرگەیەکی پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس کاک بڕیار داوای لێبوردنەکەم کاتم نەماوە بڕواتە بێ ئەڵەن کاتم نەماوە ئەبێ ئەگی نابێ کاک بڕیار قسە نەکەم زۆر گرنگە بەڵێ لە پێشەوەی سەنگەرەکان بووە چ فەرقی نییە برای ئێمە پێشمەرگە پارتی دیموکراتی سێچێتی بێ فشەکی پێ نەماوە جیازی کردووە جیازیان لەسەر کوژاندوتەوە ئایا ئەو گەندەڵی نیە ئایا ئەم قسەکە چی زۆر سپاس کاک بڕیار وەکو جواب پرسیار بەڵێ کاک بڕیار فەرموو چ بۆ برادری پێشترێ کاک هەیسەم کاک هەیسەم بوو فەرموو بۆ کاک بزوو پرسیارێکمانەیە ئەدی کردارەکەی کاک نێشور مستەفا لەکوێیە کردارەکەی کاک نێشور مستەفا لەکوێیە زۆر سپاس دکتۆر ئێستا دەجەناتەوە دەست پێکەم فەرموون بەڵێ باش تەواو پشتیوانی قسەی و بەڕێزە دەکەم کەڵەیە گرێبەست لەگەڵ تووشیا بۆ 50 ساڵە لەگەڵ بەغدا و 1 ساڵ و 1 ساڵەکە جێبەجێ ناکرێت وەک پەرلەمان داوامان کرد ئەو گرێبەستە بنێرێتە پەرلەمان بۆ ئەوەی بەوردی دراسە بکرێ بزانین باشی و خراپەکەی چییە هیوادارین ئەو یعنی ئەمە مناسبەتێکی زۆر باشە بەوادری جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی بەغا و هەرێم سوودیەوەی دەبێ موچەی فەرمانبەران باشتر بێ لە ئێستی و وەخۆی لێ بێتەوە و یاخود موچە دوانەکەوێت تەواو لەگەڵ ئەو ڕای ئەو بەڕێزەدام ڕاستە پێویستە ئێمە هێشتا بەشێکین لە عێراق لەگەڵ عێراق باشتر بگونجین بێکەوە بۆ ئەوەی خەڵکی کوردستانەوە باجی قەیرانی دارایی نەدات من نۆک و سەرم نەگاتەوە بەردەم کە هێمای دەیڵێم ڕێک بەقەدەر ژمارەی کورسیەکانی حیزبەکان و فراکسیۆنەکان لە پەرلەمانە بە هەدەردانیش من یا ماینەس پڵەس یەکیا دوو دابەشەکەم بەسەر هەمویانە کەسی لێ بەدەر ناکەم لەوانەیە حیزبێک کەمتر لە قەبارەکەی لە پەرلەمانە حیزبێک زیاتر لە قەبارەکەی لە پەرلەمانە یەک نمونە بۆ بەڕێستان دێنمەوە و ئەم وەرزە تازایی NRT کە HD و دەستی پێکردوتەوە پەیامەکەی هاوسەنگی و وەیلاخری ئەمە ئیمزای وەزیری دارایی کە سەر بە بزوتنەوەکەی کاک برزۆیە کۆمپانیایەک 40 ملیۆن دۆلاری لایە ئیمزای بۆ کردو جارێ لێ وەرمەگرنەوە ڕەهنەکەی لەسەر لامە بن کڕفرۆشتنی یەکەکانی ئەوەی کە حیجی لەسەرە دوای بخەن جارێ بۆ ئەوەی ئەو حیزە یاخود ئەو ڕەنە بچێتە سەر کۆمپانیایەکی تر کەواتە ئەمێ قسەکەی من سیستەمە بەڕێوەبردنەکە ئەبێت چاکەین ئەگەر نا ئەوەی دوێنێش معارەزە بوو کە هاتە ناوم سیستەمەوە
باوەڕ بکە کاکە بەرزۆ هیچ فەرقێکی نابێت بۆیە بەوادری دڵنیا بکات یەکێ لە هاوڵەکان بۆی بەسەریانە پێدانی بێلا و پێدانی سیارە و لە کۆتایی خولەکەی پێدانی 48 میلیۆن دینار هەر بە هەدەردانی سامانی گشتیە هەمووی بە هەدەردان تۆ وەریەگری لە کۆتایی خۆشبەختانە وەرم نەگرتووە لە کۆتایی خولە لە کۆتایی خولەکەیە وەری ناگرم ئەوە بەڵێنێک بینەرانی وەشاهێکە و بەیەنارتی بە هەموو خەڵکی کوردستان و بە ئێوە وەریەگری نەخێر وەری ناگری وازەحە هینەکە کەواتە بۆ وەڵامی ئەو پرسیارە سیستەمی بەڕێوەبردنەکە ئەبێت چاکەین حیزب لە حکوومەت دوورخێنەوە ئەو کاتە پێمان چاکە یەک نخاڵیش دواخاڵ بێت دکتۆر سپاس دەکەم سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی حەڤەش و باڵ وەزگا هەموو ئەوەی کە داوا کرا و کە کرا بە پاکێش هەمووی جێبەجێ کرا بەڵام وەڵای باوەڕ بکەن ئەمە نووسراوەکە 260 کەس لە دوای حەڤەش و باتەوە کە نانرانان بڕاو بەداخەوە راپۆرتێکرایەکیانەڵێ ئەوەی کە داوایان کردووە نانی بڕاموچەکەی بۆ بجارنەوە نەماوە لە ژیان بۆیە هەموو بەقەدەر خۆی بەشدارن لە بەهەدەردانی سامانی وڵات ئەبێ هەموو بەیەکەوە بە تەنیا ئەمەی کە معارەزە بوو هاتوۆتە حکوومەتەوە بە تەنها پێی ناکرێ ئەگەر نیەتەکە لای پارتیەکێتیشەوە دروست نەبێ ئاخیر دیارڕم ماوە بێڵێن ئەویش ئەمەیە لەم هەرێمەدا یاسا دەرەچێ بە یاسا بە منەظەمی منەڵم بە منەظەمی ئەگەر دکتۆر ئاراس ئەڵێنە بە منەظەمی بە یاسا بە هەردەردانی سامانی گشتیەکرێ یاساکان چاکەی خۆی کە کاک ئەحمەد دەیکات ئەو هەر کەسێ لە یاسا لاینەدا هیچ تێبینی لەسەر نییە ئەگەر یاساکە یارمەتی دای بۆ ئەوەی بیکەی ئەوە کێشە هیوادارین بتوانین ئەو یاسایانە چاکەی لەم خوڵی پەرلەمان کردارەکانی کاک نوشورا مستەفا بوسنەوەی گۆڕان بریتی بوو لەوەی چەندی ساڵە هەندێک کەس و حەزب مقەدەس و پیرۆز کرابوون ئێمە پیرۆزیمان تێشکان گەندەڵەکان وا کرابوو کە خەڵک نەوێرێ باسکە ئێمە ئێمە واما کرد هەموو شتێک باس کرێ بۆی ئەمە کردارەکانی بستنەوەی گۆڕان و کاک نوشێروانە کە هاتینە دەسەڵاتیش بۆی ئیتر دەسەڵاتی دوو حزب نییە ئەمە یەک دوو سەبارەت بە وەزیری دارایی ئەوانە من جوابم دایەوە کاکە دزی و گەندەڵی و کەم و کوڕی 23 ساڵ بە 3 مانگ و بە 6 مانگ عیلاج ناکرێ وەکو دکتۆر عەزیز دەڵێ ئێمە نابینە بەشێک لەو سیستەمە لە ڕابردوو هەبووە کەی زانیمان هەوڵێکێ بمان توێننەوە لە ناو سیستەمە خراپەکەی ڕابردوو دەکشەینەوە خەڵک لەکوێ بیلای خەڵک دەبین دڵنیا بنەوە بۆی بستنەوەی گۆڕان لەگەڵ ئێمە حزبی ئەندام و معاشخۆرنین بەقەت معاشخۆرەکانی خۆمان دەنگبێنین ئێمە حزبی خەڵکین حزبی جەماوەرین شتێکیش نییە جگە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان لێ بترسین زۆر زۆر سپاس دەکەم کە بە کورتی و پوختی قسەکان کرد سپاسی هاوکاریتانەکەم لەگەڵ دکتۆرە دکتۆر جەنابەت فەرموو سپاس من تەنها بۆی کۆیکەمەوە کامە زەوی بەڵێ ئەوەی ڕێکخراوی ڕوانگاڵێت بەڵێ ئەوەی ڕێکخراوی ڕوانگە یاخود ڕێکخراوەکانیکەش کە ناوی دێت مێریش ناوی دێ ئێستا کە بێکۆ گوایشتە چوا هەیە بەک باسمان کرد کە سیستەمەکە ڕێگا بداتن یاسا ڕێگا بداتن بە ڕێکخراوەکان من لەبەرەوەی شارەزایم لێ نییە بۆ ئێمە داوا لێبوون لێ دەکەم ناتوانم ئەوەی زانم ئەگەر یاسا ڕێگا بدات شتێکی بەڵام ئەگەر یاسا ڕێگا نەداتن بێتن ئەو کاتە دەکرێتن بە دۆداچون لێ بکرێت وەڵامی پرسیارەکانی بەڕێزان من بەڕاستی بمبورن بۆ هەواڵان و برایانم دکتۆر عەزیز بەتایبەت کاک برزۆش من نامەوێت وەڵامی سیاسانە بدەمەوە چونکە من وەک ئەکادیمێک زیاتر بەشداڕیم کرد ئەگەنا کۆمەڵک وەڵامی سیاسانی لەجێ هەیە بەڵام بەرنامەکە ئێمەش دۆزە خوێ داریمانەیە کاک دکتۆر زیاترەوەی کاک برزۆ چکو هەندێک شتی تێدا هەبوو لەوانەیە لە پێش بەرنامەکە قسەم لەگەڵ کردی بەڵام وەک خۆی دەبێ باسکەین واقع چۆنە ئاوا باسکەین زیاتر وەک بۆی خەڵکە ئیسفادە لە کاتەکەی ئیسفادە لە کاتەکەی ئێمە بکاتن بەڕێزان لە پرسیارەکانی کە باس کرا زیاتر ئاراستە ئێمە بوو یەک لەوانەی کە باسی کاک شەوقی سەرباریەوەی کە قسەکانی بە شێوازە کرد هەندێک خەڵکن لە وڵاتە کە سەرۆت و سامانیان ئێجگار زۆرە بۆچی ئەوان نیان دکتۆر و پێمانەڵێن هەواڵی کرمانجی دوا ئەکەوێت گەر لە کۆی قسەکانە ئەوەندەی لە پرسیارەکان تێگەشتوی قسە بکەی سوپاس کۆی گشتی دووبارە دەڵێمەوە لەو وڵاتی کە ئێمە تێدا دەژین وڵاتی هەمومانە کە دەڵێم هەمومانە هەمومان لێیدا بەشداری لەبەر پرسیارەتی و لە ئەرچیش نەک ئەرکەکە بۆ من بێتن و ئەمتیازەکە بۆ ساز بێتن دەشبێت ئەگە بمانەوێتن هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە وەک سیستماتیک فعلەن بتوانین بڕێنەوە گەندەڵی نایاڵین و بەهدەدانی سامانی گشتی نایاڵین دەبێت پێداچوونەوەکی ورد بکەین بە سیستمی دارایی و بەڕێوەبردنی هەرێمی کوردستان یەکەم جار باسیەوە کەراکەوە کەس نەدراوە بە دادگا من تەنها 86 کەیس کە لە
فەرمانگەی سلێمانی دراوەتە دادگا زۆری ئیجراعات کراوە زۆری پارەکە کراوە بەڵام وەکو باسمان کرد شەرعیەت بەچی بە یاسا درێت هەر دوسێ ساڵ جارێک لێبوردنێکی گشتی دەرکراوە یا لە دادگا لەسەر مێزەکە دەرەکەوێت بینەرانی ئەزیز وەکو لەسەر مێزەکە دەرەکەوێت هەمویان متفقن لەسەرەوەی بە شێوەیەک لە شێوەکان کە بە یاسا گەندەڵی و بە فیرۆدانی داهاتی گشتی ئەکرێت بە یاسا سەبارەت بەوەی قادر کە پرسیاری کردوتی لە هەولێر و دووهۆک راپۆرتە و ئێمە وتمان لە هەولێر و دووهۆک دیوانی چاودێری هەیە بەڕاستی بە واتێ بگەن راپۆرتەکانی ئێمە وەکو ڕاپۆرتانی کە پەیامنێری شتێک ئامادەیەکە لە جەریدە راپۆرتەکانی مەبنیە نییە ئەڕواتە سەرۆکایەتی پەرلەمانەوە ئەندام پەرلەمانە دواوتەی جەنابتان دواوتەی من بەڕای من چاکسازی و شت بە بەرنامەیەکرێ بە قسە ناکرێ ئەگەر بە دروشم بکرێ بەڕاستیان دێجارێ لژنەیەکدا نرێ بۆ چاکسازی پێویستە خۆی لژنەکە چاکسازی بکرێت لژنەکە خۆی پێویستە چاکسازی بکرێت. دۆست پاسەکەم ئەڵێ ئەگەر شتێک بۆن بکات و بگەنێ خوێی پێواکەن گەر بە هەڵت نێڵم ئەگەر خوێ خۆی خەلەلی تێکەوت ئەوە وازی دەبێن کۆنتڕۆڵەکان تەنامەدە بکەن نەچینە لای دوا ڕاپرسینەوە مەڵقەی دووجاری بکەرەوە. پرسیارەکەمانەوەیە کام لەمانە دوای زیاتر لە 75 خولە گفتوگۆکردن کام لەمانەوە کاری سەرەکین لە بەهەدەردانی سامان و داهاتی گشتی سیستمی بەڕێوەبردن ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ژمارە دووە لەسەر کۆنتڕۆڵەکانتان بڕیار نەدا و ژمارە سێیە فەرمونون دەست بە دەنگدان بکەن. کام لەمانەوە کاری سەرەکین لە بەهەدەردانی سامان و داهاتی گشتی لە هەرێمی کوردستان سیستمی بەڕێوەبردن پارتە سیاسیەکان بڕیارم نەداوە کەمتر لە 10 چرکەمان ماوە. بەڵێ 56% ئەڵێت سیستمی بەڕێوەبردن لە 32% ئەڵێت پارتە سیاسیەکان 12% بڕیاری نەداوە تکایە ئەنجامی ڕاپرسی یەکەم. بەڵێ لە ڕاپرسی یەکەمە دەرەکەوێت کە 56% ئەڵێ سیستمی بەڕێوەبردن بەڵێ پێم وابێ ڕاپرسی یەکەم گەر عەرز بکرێت ئەرکنەبێ هەر هەمان شتە لێک نزیکە بەڵێ بەڵێ وەکو دەرەکەوێت بەڵێ یەک دانێت لەکەیەوە بۆ قسەت نەکردووە ئێستا بیرت کەوت تۆ سوپاس دەکەم. بەڵێ لە ڕاپرسی یەکەمە لە 157 بەڵێ ئەوە تا دەرەکەوێت دەستی لێمە کاکە لادێ لە ڕاپرسی یەکەمە لە 157 ئەڵێ سیستمی بەڕێوەبردن و لە 135 ئەڵێت پارتە سیاسیەکان و 8% ئەڵێت بڕیارم نەداوە تەنا بەراوردێک لە ڕاپرسەبارەت بەو پرسیارە ئایا کام لەمانەوە کاری سەرەکین لە بەهەدەردانی داهات و سامانی گشتی لە هەرێمی کوردستان لە ڕاپرسی یەکەمە بەڵێ 57% بەدەستێنەوە لە ڕاپرسی دووەم بووە بە 56% بەنسبەت سیستمی بەڕێوەبردن لە ڕاپرسی یەکەمە پارتە سیاسیەکان 35% بەدەستێناوە کەم بۆتەوە بۆ لە 132 لە ڕاپرسی یەکەمە 8% بڕیاری نەداوە لە ڕاپرسی دووەمە 12% بڕیاری نەداوە. سپاس بۆ دکتۆر عیزەت سپاس بۆ کاکە برزوو سپاس بۆ دکتۆر ئاراس سپاس بۆ کاک ئەحمەد سواسی تەواویەوە میوان عەزیزانەکەم داوای لێبوردنەکەم یەک کەس تەنها کاتی نەبوو پرسیار بکات کاتێکی خۆش و ماڵتان ناوەدان و داوای لێبوردنیشتان لێ یەکەم کردووە.